سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان. خۆشحاڵم کە بە شێوەی لایڤ لەم گروپە بەڕێزەی سەنتەری ڕۆشنبیری هێزرا دێمەوە خزمەتتان و هیوادارم هەمووتان باش بن و هەمووتان تەندروست باش بن و هەمووتان دڵخۆش بن. هەڵبەت بە حکمەوەی لەوانەیە بابەتی کات ینی بەشێک نەبێت لە معریفەی ئێمە یا بەشێک نەبێت لە سەقافەی ئێمە یا غایب بێت لە پەروەردەی ئێمە، بۆی ناچارین ینی ئێمە کەمێک چاوەڕێ بکەین بۆی ئەو بەڕێزانەی ئاگادار نین یا نازم دەرفەتیان گونجاو نییە چییە ئامادە بن. بەداخەوە بابەتی کات لەلای ئێمە ینی بابەتێکە کە جێگای گرنگی نییە و بەهای نییە. ئەویش ئەگەڕێتەوە وەک باسم کرد، یانی ئەگەڕێتەوە سەر هۆکاری ئەوەی کە ئێمە ینی لە ڕووی پەروەردەییەوە ینی کات یان گرنگی کات لە پەروەردەی ئێمەدا غایبە. بۆیە ئاساییە کاتێک سەیرەکەین تاکێکی ئێمە بەنمونە دەڵێت من سەرخەوێ گەشتێنمە 4 ساعت دەخەوێت، ئەوە دەبێت بە ڕۆحی ریاضی وەربگرین، چونکە لە بنەڕەت ئەو نرخی کات نازانێ و نازانێ کات چه گرنگجێکی هەیە، لەبەرەوە غایبە لە سەقافەی ئەودا غایبە بەداخەوە. و دەکرێت مرۆڤ ینی گرنگی کاتی بۆ دەربکەوێت و دەکرێت هەر ڕۆژێک هەر قسە لەسەر بابەتی کات بکەین. ڕاستی ئێمە چکە لەبەرەوەی ژیانی ئێمە چییە؟ عیبارەتە لە کات. ئیتر من دەقەیەک لە بە خاتری جەنابت و ها 2 دقە لە بە فیساری و 3 دقە لە بە فلانی، ئیتر 2000 کاتی من و تۆ ئەڕوە، ها تەمەنی من و تۆ ئەڕوات. ئەو ڕۆیشتە ینی کەسمان ناتوانین بیگەڕێنینەوە. و ئەبێت تاچی ئێمە فێر بێت هەموو چرکە ساتێکی ژیانی ینی گرنجەکەی بزانێت و بێ بزانێت ینی کاتێک بەڵێنیدا لەسەر کاتێکە کاتێکی دیاری کرد ئەبێ پابند بێت پێی. ینی ئەگەر ناتوانانی پابند بێت ئەتوانی کاتەکە بگۆڕێت. بۆی ئەها و بێ بەڵێنی و نازەم شتانە نەمێنێت لەناو وڵاتی ئێمەدا لەناو تاکەکانمانە، چونکە هیچ یەکێک لە ئێوەی بەڕێز یا من زەمانەتی ئەومان نییە بە نمونە من ئەو لایڤە تەواو بکەم لەوانەیە کوتایی بەتەمەنم بێت، چەندە توانی و مەسوود لەو کاتە وەربگرم کە پابند بم پێوە ڕاستە و خۆ بێم شتەکە بگەێنم. وای یەکێ لە ئێوەی بەڕێز هەمان حاڵەتی منتان هەیە، کەواتە ئێمە لە دۆخێکدا مامەڵە لەگەڵ کاتەکەین کە ئەسڵەن دۆخێکە کە هەمیشە دژی ئێمەیە و نازانی بەهاکەی چەندە و ئێمە بێ فێر بین تاچی ئێمە بێ فێر بێت کە سوود لە هەموو چرکە ساتێکی وەربگرێت، چونکە ژیان بریتە لەوەی کە ئەو چرکە ساتی تیایداشت. چرکە ساتی دواتر هی تۆ نییە، ئەوەی کە ڕابرد ئەویشیان هی من و تۆ نییە و ڕابرد تەواو باشە. خۆشەویستیم بۆ هەمووتان هەیەوە، دڵخۆشم کە هەمووتان ئامادەنەوە بەشی وەکو پیاوانی ئاینی ئەڵێن بەشی جەماعەتی بەشی جەماعەتیەوە کۆبوونەوە دەست بە جەماعەتەکە ئەکەین. ئەمڕۆ باس لە ئەبی کۆرەکەین و فەلسەفەکەی ئەبی کۆر باشە، وەکەمیشە هیوادارم گفتوگویەکی هێمنانە بکەین و دەخوازم ئارامیتان هەبێت. من هەوڵەدەم ینی هەم بە خێرایی وردی بکەم و هەم ڕازیشتان بکەم بۆی بزانین ئەبی کۆر چییە بێت. هەڵبەت ئەبی کۆر هەر بۆ زانیاری بەڕێستان ینی یەکێکە لەوانەی کە لە دوای سێزە بەلاحەکەی یۆنان بڵین حەزرەتی سوکرات و مامە ئەفلاتونی خۆمان و کاک ئەرستۆ، ئەبی کۆر یەکێکە لە مەزنترین فەیلسوفەکانیان و فەیلسوفێکە کە
بە حقت مرۆڤ ئەتوانێت سوودی لێوە بگرێت هەرچەندە ینی زەمانێکەوە ینی هاتووە قسەی کردووە بەڵام ینی قسەکانی هەمیشە زیندوین هەمیشە زیندوی بە تعریفە کوردێکی خۆمان نە دەڵێ فلان کەس هەمیشە زیندووە ئەوە لەوانی کۆیلایەتی بزیاتر ئەو بابەتەکە فکری تێدا نییە بەڵام ئەوەی من دەیڵێم هەمیشە زیندوی بابەتەکە فکرە واتە گونجاو بۆ هەموو سەردەمەکانە باشە دەمان ئەبیکۆر لە 340 پێش زاینە تاوەکو 270 پێش زاینە ژیاوە تقریبا بڵێن 71 ساڵ تەمەنی بۆ باشە بەڵام کەسێکە نەمرە و فەلسفەکەی ئەو فەلسفەیەکی نەمرە من ئەگەر پێناسەیەک بدەم سەبارەت بە حەزرەتی ئەبیکۆر من پێم وایە ینی کەسێک بووە کەسێکی ینی فەلسفەکەی ئەو فەلسفەیەکی عەقلانی ئەخلاقی واقعیە ینی من ئەگەر پێناسەیەک بۆ ئەبیکۆر بدەم بۆ فەلسفەکەی ئەو بەو شێوازە پێناسەیەک بۆچی واڵێم هەڵبەت دوا قسە فڕێ نادەم من دواتر وردیەکەمەوە بە وردیەکەینەوە بزانانی فەلسفەکەی ئەو چی تێدایەوە بۆچی هەمیشە زیندووە سەرەتا بابزانین فەلسفە لە لای حەزرەتی ئەبیکۆر بە مانای چی دێت باشە فەلسفە چییە تەمان ئەبیکۆر دەڵێت ینی کاری فەلسفە یا بڵێن مەبەستی فەلسفە گەیشتنە بە دڵنیایی و بە ژیانێکی خۆش باشە ئەوە یعنی چی تەمان بەرەوەی وردی بکەمەوە ئەوە ینی ئەو بۆچوونەی مامە ئەبیکۆری خۆمان بەو مانایە دێت کە زۆربەی ئەوانەی کە لەناو معریفەی کوردیە سەرقاڵی فەلسفەن گوایە سەرقاڵی فەلسفەن هەنی سەرەژوور تێگەیشتون بۆچی من وردی یەکەمەوە باشە مەبەستی ئەبیکۆر چییە طبعا ینی لە بۆچوونەکەی ڕادیارە کە مەبەستی فەلسفە چییە ینی ئەرچی فەلسفە یا مەبەستی فەلسفە چییە واتە بە تێگەیشتنەکەی ئەبیکۆر ببورن من پشتم تاوانێ بۆیە ناچارم زۆر جوڵە بکەم بە تێگەیشتنەکەی ئەبیکۆر ئەو دەڵێ کاری فەلسفە ئەوەیە کە بمانگەێنێ بە دڵنیایی ئەوە کارێکیتی کاری دواتری چێی فەلسفە ئەوەیە کە بگەین بە ژیانێکی خۆش باش کەواتە بە تێگەیشتنەکەی ئەبیکۆر واتە فەلسفە قسەی گەورە نییە و فەلسفە زمانی باڵا نییە ئەوەی کە کورد تێگەیوە بەشێک لە کورتەوان ئەوە نییە و قسەی بێمانە ئەزانی قسەی پوچەوە ئەزانی ئەو کارەی کە بەداخەوە لە معریفەی کوردی ئاکرێ ئەوانەی کە پێیان گوترێن نوخبە لە ناو قەوسە یعنی من پێم وایە هەمان کاری چەرچەکانی ئاینەکە نەزانی یعنی چۆن چەرچەکانی ئاین یا چەرچەکانی سیاست دێن ئەڵێن سیاست بۆ نوخبەیەکە یا ئاین بۆ نوخبەیەکە بە قەولی فلانی فیساری وایە ئاینە وایە بۆچی چونکە ئەوە زمانی باڵایە ئاین ئێمە تێناگەین باش سیاست چییە سیاست ئەخر زۆر گرنگە ئیتر پێویستی بە نوخبەیەکە ئەو قسە پوچانە لە مەعریفەشە هەمان دۆگمایی هەیە واتە ئەوانەی کە بەناو لە معریفەی کوردیە هەن هەڵبەت من هەمیان ناڵم چکە وازەحە ئەوانە هەمان ڕۆڵی ئەو چەرچیانە بینن کە لە سیاست و ئاینە هەیە باشە واتە ئەوانش هەمان کارەکەن بەڵام بە ناوەکەیان جیاوازە خۆ هەمان کارە واتە کاتێک تۆ دەڵێ فەلسفە زمانی باڵایە فەلسفە ئەبێ لە نێو کتێبەکانە بێ فەلسفە ئەبێ نووسین بێ فەلسفە ئەبێ لەسەر ڕەفەکانە بکەوێ یەکاکە خۆنوشتە و جادوو نییە من لە بەرداغێکە هەڵی بێنم و بیخۆمەوە زانی دەوا و دەرمانە چییە فەلسفە اینجا ئەگەر فەلسفە وا بوو ڕێک فڕیدنە تەنەکەی خۆڵ بەڵام مامە ئەبیکۆری خۆمان چی دەڵێ کاری فەلسفە ئەوەیە کە بمانگەێنێ بە دڵنیایی چۆن نەگەی بە دڵنیایی کاتێک تۆ لە شتێک تێنەگەیت چۆن ئەتوانی ژیانت خۆشکەیت واتە بیخی و خزمەتی خۆت کاتێک تۆ تینەگەیت وەک چۆن کە ینی بڵێن بازرگانەکانی یان چەرچەکانی ئاین هەمان کارەکەن چەرچەکانی سیاست ها و چەتۆمەتانی ئێمەش هەمان کارەکەن بە ناوی شۆڕش و نازەم چی بشتانە
ئەوانەی لە معریفەشە یا لە مەجای فەلسەفەیە کارەکەن هەمان کارەکەنەوە بەڵێ بەس ناوەکەیان شێوازە فەلسەفە ئەبێ بێت فێرت بکات بە نمونە فەلسەفە ئەبێ تەماتە فرۆشێک وا لێ بکات چۆن خزمەتی تەماتەکانی بکات لە شعارەبانی دایان بنێت و چۆن وا لە مشتری بکات تەماتەکانی لێ بکرێت فەلسەفە ئەبێ کرێکارێک فێر بکات چۆن کارەکات بە دڵسۆزی کاتێک خاوەنەکە لەوێندەر نییە خاوەنی کارەکە ئەو چۆن خیانەت نەکات لەبەرچی چونکە ئەو ئەرک ڕاپەڕێنی لە بەرامبەردا داوای پاداش دەکات بڵین پارەکەکە چۆن ینی ڕزگاریەکەی لە گەندەڵی ئەبێ فەلسەفە فێرت بکات تۆ کە کاتێک باوچی یا دایکی ئەبێ فێرت بکات تۆ ئەرکەکەی تۆ ئەوە نییە زانی تۆ بێ غەریزەکانی خۆت تێرکەیت و ئەو تێرکردنی غەریزەیەش و کاتێک وجودێک ئەخڵقێنیت واتە منداڵێک پەیداکەیت پێت وایە ئەوەی ترەوە ینی لە دەرەوەی دەسەڵاتی تۆیە نەخێر ئەو فێرتەکە کە چۆن پەروەردەی بکەیت و چۆن بینیتە بوون و کاری تۆ بۆ ئەو بوونە چییە ئەسڵەن بەرنامەی تۆ چییە ئایا تۆ لە پێناو ئەوەی وەکو پیاو ئەتەوێ ئیسپاتی پیاوبوونت بکەیت لەناو قەوسە یا ئەتەوێ وەکو ژن ئەتەوێ شوێنی خۆت بپارێزیت واتە ئیسپاتی ژنبوونت بکەیت ئێکەوە دوچار لە بنەڕەتە نەخۆشیەوە کە لە ناو کووردا بەو شێوازە بڵاوە باشە من بۆیە ئەو شێوازە بڵێن بۆ زمانە سادەی قساکەم هەڵبەت ئەو بەڕێزانی کە ئاشنا بن بە زمانی من ئەوە دەزانن ینی زمانی من سادەیە و من گاڵتەم بەوە دێ بڵێ تۆ بڵێ ئەو زمانی باڵایە فەلسەفە بۆ فەلسەفە کاری نخبەیەکە نەخێت گاڵتە چاری وەزان گاڵتە جارێ ڕاستی بۆیە من هەمیشە بەو زمانە قسەکەم کە هەمووان تێگەن ئەوە بۆ مانایە نییە مندا ئابەزم بۆ زمانە نەخێت بەڵکو تێگەیشتنمان جیاوازە بۆ هەر شتێک تەناند وشە هەیە من تێی ناگەم بەڕێزیش تر تێگە ئێوە ئاساییە خۆمانای وەنیە و بەرزترە من نزمترمیان من نا کاری فەلسەفەش لای من هەمان حاڵەتە ینی بە تعریفەکەی ئەبی کۆڕی هەمان حاڵەتە و ئەبێ بێت تاکەکان پەروەردە بکات تاکەکان وا لێ بکات ببن بە فەیلسوف ئەبێ فێریان بکات چۆن بیخەنەوە خزمەتی خۆیان وەک چۆن تاکەکان بە نەزانی بوونەتە خزمەتکاری سیاسیە چەرچەکان تاکەکان بە نەزانی بوونەتە خزمەتکارین چەرچەکانی ئاین یا خودی ئاین بەو شێوازەش تاکەکان بوونەتە خزمەتکاری فەلسەفە ئێوە گاڵتە جاڕیە ئێوە کاری فەلسەفە نییە کاکە جێنە ئەزیزی من ئەو کاری فەلسەفە نییە ئەسڵەن فەلسەفە ئەوەیە کە تۆ بکا بە فەیلسوف ئەزانی تاچی ئێمە وا تێگەیوە کە فەیلسوف یا فەلسەفە وا تێگەیوە کەیدی فەیلسوف عیبارەتە لەوەی کە ینی پەڕ و باڵی هەبێ نازانم بفڕێنە شوابێ زانی من سمینارێکم پێشکەش کرد لە کەناڵەکەی خۆمە دامنا گوتم هەموو تاکێک فەیلسوفە ئەزانی کۆمەڵێک جوێنیان بە مندا ئەزانی کۆمەڵێک سوکایەتیان بە من کرد بەلای منەوە ئاساییە و حاڵەتە چکە من هەزانم وانە نەزانن وەلێشیان ناگرم بەلای منەوە ئاساییە بەڵام مەبدەئیەن باوەڕم بەوە هەیە واتە من مجاملە ناکەم کاتێک ئەڵێم هەموو تاکێک فەیلسوفە من مجاملە ناکەم واهی مجاملەش نیم بەڵێ هەموو تاکێک فەیلسوفە چکە فەلسەفە شتێک نییە لە دەرەوەی تۆ بێت شتێک نییە لە دەرەوەی تۆ بێت ئەگەر لە دەرەوەی تۆیە تۆ ناتوانانی داخلی خۆتی بکەیت ناتوانیت ئەزانی ناتوانیت بە نمونە جوانی سروشت لە دەرەوەی تۆیە باشە تۆ ناتوانانی داخلی خۆتی بکەیت ئەتوانی چێژی لێ وەرگریت بەڵام کاری فەلسەفە جوانی سروشت نییە کاری فەلسەفە تۆیت و فەیلسوف تۆیت و تێزی فەلسەفی تۆیت و پرسیارە فەلسەفیەکان تۆیت گومانەکان تۆیت فکرەکان تۆیت هەموو داهێنانە فەلسەفیەکان تۆیت زیاتر نییە بۆچی؟ چونکە تۆ بێ بزانی تۆ مرۆڤیت و من مەبدەئیەن باوەڕم بەوە هەیە کە هیچ شتێک لە مرۆڤ بەرزتر نییە هیچ شتێکی لەسەروی مرۆڤ نییە و هەر شتێکیش سەختە تەسمیلی ئینسانیکە چونکە ئینسان دەتوانێت هەموو شتێک بکات بەڵام من باسی ئینسانەکەم باسی ئەوانە ناکەم کە پڕ بووینە لەوانی تر
خاڵین لە خۆیان من ئەمەوێت تاچی ئێمە فێر بێت پڕ بێت لە خۆی خاڵی بێت لەوانی تر ئەو کاتە خۆی دەسەکەوێت ئەو کاتە ئەزانی فەیلسوفە ئەو کاتە ئەزانی تێزی فەلسەفی چییە ئەو کاتە ئەزانی فکری فەلسەفی چییە و ئەو کاتە ئەزانی چۆن فەلسەفە ئاین پیرۆزی سیاست نازم هەر گەڕەلاوژیشتر هەیە چۆنەی خاتەوە خزمەتی خۆی چۆن ئەو دێت ڕایاڵی شتەکانەکات نەک ئەوان بێن ڕایاڵیکەن ها گرفتەکەی من لێرەدایە لەگەڵ تاچی ئێمە واتە من ئەمەوێت تاک فێر بێت ڕایاڵی شتەکان بکات نەک هیچ شتێک لە سەروی خۆی بە پیرۆزتر بزانێت و تەنانەت لە ناو پیرۆزی خۆشیا خۆی ون نەکاتەوە ئەبێت تاچی ئێمەوە فێر بێت بە تعریفەکەی مامە ئەبی کۆڕی فەلسەفە کاری ئەوەیە کە خزمەتی ئێمە بکات واتە ژیانمان خۆشکات باشە واتە تۆ چۆن ژیانی خۆت خۆشەکەیت ئەو دوو تایبەتمەندیە دەت ئەو دەڵێت ئارامی و ئاشتی تۆ بەچی ئارامە بیت ئەوە تەوەرەیەکیانە بەشێکیانە تۆ بەچی هەستەکەی کە ئیتر گەیشتووی بە ئاشتی یا ئاشتی لە دەوری تۆیە کۆ بۆ تۆ یا لە دۆخێکی ئاشتی ئاژیت بەچی ئێوەرە هەمووی ڕەتکەوە ناوێریت تایبەتمەندی دووەمت دەداتێ پێت دەڵێت ئەبێت ئەگەر خواستی ئەوە تێ ئارامی و ئاشتی دەست بکەوێت ئەبێت ترسدا بماڵیت چ شتێک بۆتە هۆکاری ئەوەی کە تۆ بترسیت ئەبێت دای بماڵیت چونکە تۆ ئەبێ بزانیت تۆ سەنتەریت و ئەوە تۆیت مانا بە شتەکانە دەیت شتەکان لە ناو خۆیانە بێمانان ئەگەر تۆ نەبیت ئەوان نابن تۆیت وجود بەوانە دەیت تۆیت مانایان پێدەیت ماهیەتیان بۆ گەڕێنیتەوە باشە هەر لەم سۆنگەوە بۆی مرۆڤ یعنی فەلسەفە کاتێکە خاتە خزمەتی خۆی ئیتر چۆن بێ ڕایاڵی بکات اینجا باشە چۆن بێت ئاراستەکانی خۆی دیاری بکات واتە ڕێگە نەدات ڕایاڵە بکرێت بەڵکو خودی خۆی ڕایاڵاکات ژیانی خۆی ڕایاڵاکات چۆن ئەگەر سیر بکەین ینی کۆی فەلسەفەکەی حەزرەتی ئەبی کۆر عیبارەتە لەوەی کە مرۆڤ چۆن بە چێژەگات باشە چێژ هەر بە دیوە ڕواڵەتیەکە نا باشە چێژ لە تێگەیشتنی ئەبی کۆرە ئەوەیە کە تۆ تەنانەت ئامادە بیت ینی ئازاری زۆر بچێژیت بەمەرجێک چێژەکە زیاتر دەست بکەوێت واتە داماڵینی ئازار لە خۆت بەڵام ئەگەر چێژێک ئەوەی پێویست بوو ینی تۆ ئازاریشی لە پێناوە بچێژیت یا قوربانیشی لە پێناوە بدەیت ئەبێ ئامادە بیت واتە سوودگیانی زیاتر واتە تۆ چۆن ینی لە ڕووی چێژە زیاتر ینی زیاتر چێژت پێگە بە نمونەکی سادە بە نمونە تۆ ئەچیتە شاخ ئیتر شانە هەنجوینێگە بینیت باشە هەنگێگە بینیت ئیتر هەستەکەی دوورە لە تۆ دەبی بە شاخەکە هەڵگەڕیتەوە بەردەبییتەوە هەش قاچت برینداربێ نازم چی دوجار ئەوە هەمووی ئازارە هەمووی هیلاکەتە بەڵام کاتێک شانە هەنجوینەکە دەسەکەوێت چێژی هەم بۆ تەندروستیت هەم بۆ وەکو تام هەم وەکو خۆراک کەواتە چێژەکەت لە ئازارەکەت گەورەتر بوو نمونەکی تر دایکێکی بەڕێز یعنی ئازاری زگپڕی هەڵەگرێت باشە پڕ لە ئازاریە بەڵام بۆچی هەموو ئازار و ژانوها و هەموو ئەوەی کە شەوانە خەوی لێ ناکەوی گرفتی بۆ دروستەبی گرفتی خۆراکی بۆ دروستەبی تەندروستی بە نازم کۆمەڵێکی شکالیاتی بۆ دروستەبی بەڵام بۆچی واکە خوڵقاندنێکەکات واتە کارێکی گەورەترەکات چێژێکی گەورەتری دەسەکەوێت ئەمە بەستەکەوێت بەڕێزێک دەچێت دەخوێنێت 15 ساڵ 17 ساڵ دەخوێنێت باشە دەچێت دەخوێنێت کاکە بۆی مەسن بە نمونە بێ بە ئەندازیار بێ پزیشک نازم چی بۆچی چکە چێژ لەو
کارە وەرەگرێتەوە واتە ها قوربانیدانەکەی ها چێژەکەی گەورەترە لە قوربانیدانەکە مەبەستەکەی مامە ئەبی کۆر ئەوەیە ئیتر ئەو دێت چیەکات چێژەکان دابەشەکات هەر بۆ ناوەستێت چێژەکان دێ دابەشەکات بۆ سێ ئاراستە یا بڵێن سێ بەش باشە ئەو دەڵێ چێژێکمان هەیە چێژی سروشتیە و چێژێکە زەرورەتە بۆمانەوە ئەو چێژش عیبارەتن لەوەی کە خواردن وە خواردنەوێ چکوانە زەرورەتن بۆمانەوەی تۆ وەکو ئینسان و مەفروزە تۆ خواردنت هەبێ و خواردنەوەشت هەبێ بەڵام چێژەکە چۆن دەسەکەوێ چێژ بریتی نییە لەوەی کە تۆ شلە ساوارە خۆیت یا تەماتە و ڕوونە خۆیت یا برنج و شلە خۆیت یا مریشی سوورکراوە خۆیت باشە یا تکا خۆی نەزم چیە خۆی ئەوە نییە چێژ بریتە لەوەی کە تۆ دوو بنەمای سەرەکیت هەبێت خواردن ئیتر جۆری خواردنەکە گرنگ نییە لە چێژە بۆچی چونکە ئەوەی گرنگە لە خواردنە چییە مانەوەی تۆ مسۆگەرەکە ها واتە مامە ئەبی کۆری خۆمان ئێوێ چێژ بناسێنێ بە تاک چێژ بناسێنێ بە ئینسان واتە کاری خواردن چییە لە بنەڕەتە کاری خواردن ئەوە نییە تۆ چ جۆرە خواردنێک ئەخۆیت بەڵکو کاری خواردن مانەوەی تۆیە و بەردەوامی تۆیە بۆ ژیان لەگەڵ خواردنەوەیە خواردنە خواردنەوەمان هەیە ئیتر تۆ بڵێ شەربە دەخۆیت شەربە دەخۆیت شەربەتێکی فرێشە خۆیت یان ئاوی سار دەخۆیت یان نازانم بیپسیە خۆیت چی دەخۆیت دوجار ئەوەی مەرجە بۆ مانەوەی تۆ چییە خواردنەوەیەک هەبێت ئەبۆی تۆ نەخەنچیت چکە جەستەی تۆ پێویستی بە ئاوە واتە ئەبێت چێژ لە خواردن و خواردنەوە وەربگریت نەک جۆرەکانیان ئەمە بەستەکەی ئەوەیە جۆری دووەم ئەمن هەوڵەدەم بە خێرایی بیگەێنم بۆی ها دەرفەتی بەڕێستان دەمەگەرە بە ڕێزێک پرسیاری بۆ دروست بوو جۆری دووەم ئەوەیە ئەو دەڵێت ینی چێژێکی سروشتی بەڵام ئەو چێژە ناپێویستە سروشتیە بەڵام ناپێویستە چۆن بەنمونە تۆ بە تایبەت لە ڕەمەزانان و نازەمۆشتانە لەسەر سفرەکەیە بڵێن بیبشی دانێ شەربەت دانێ نازام ئاو دانێ ئە جۆری شەربەتەکان جیاوازە هەموو شتان دانێ دوجار ئەوانە چین بە کۆی خواردنەوە ئیتر مەسەلە کۆمەڵی خواردنی جیاوازی دانێ دوجار ئەوانە چین هەر هەمیان چین هەر هەمیان خواردنن زیاتر نیخۆ بەڵام تۆ کاتێک زۆرە خۆیت دەڵی زگاوە بووم نازانم ئیتر بەنمونە جەستەم تێک چویان تەندروستیشم تێک چۆن دەی بخۆم وەکو خواردن دوجار ئەیکەی پاشەڕۆ بیفڕی دێەوە خۆی چی لێکی بزانم یعنی ئەوە زیاد لەوەیە کە تۆ بۆمانەوەی تۆ پێویستە زیاد لەوەیە کە مانەوەی تۆ پێویستی بەوەیە کە تۆ خواردن بخۆیت واتە مامە ئەبی کۆری خۆمان دەڵێ ئەوە سروشتیە شتەکە حاڵتەکە سروشتیە بەڵام ناپێویستە واتە تۆ نابێ زیاد ڕۆی بکەیت لە خواردن لە خواردنەوە تۆ پێویستت پێینی ئەسڵان چونکە ئەسڵان ئەوە ینی سوودت پێ ناگەێنێ زیانت پێگەێنێ ینی زیانی تەندروستیت پێگەێنێ وە زیانی جەستەیت پێگەێنێ وە زیانی چێژت پێگەێنێ واتە تۆ ئەو جارەی لەناو خواردنەکەدا ونەبیت لەناو جۆری خواردنەکانە ونەبیت یعنی نەک لەناو چێژی خواردنەکەیە یعنی گرفتەکە لێرەیە یعنی ئەو دەیەوێت مەبەستەکە ئەوێت چێژ ون نەکەیت تۆ چکە ئامانجی تۆ ئەبێت چێژ بێت چێژ وەرگرتن بێت نەک ئامانجی تۆ جۆری خواردنەکە بێت یا زۆر خواردن و خواردنەوە بێت مەبەستەکەی مامەبی کۆرەوەیە جۆری سێم لە چێژە ئەو دەڵێت چێژێکی ناسروشتی و ناپێویستیش ئەوە چییە؟ ئەوە کوردوانێ زۆری مەراق بێزانی ئەویش هەوەیە کە تۆ سەروەت کۆکەی تۆزانی ڕاکە ڕاکە بڕۆ قۆڵی ئەو بە بڕنازم فرتە فێ بکە چ بکە بۆی چێ سێد نارە زیاد دەست بکەی ببوون من لەوانی لە ژمارەی پارەشتی وە زۆر باش نەزانم سەراحەتەن چکە من بەخۆم دۆست نیم ڕاستێکی من دژم
لە بەرەوە لە ژمارەکان زۆر باش نازانم چکە هەر عقلی بازرگانیشم نییە لی نازانم من وەکو خۆم ئیتر ئەو ڕاکە ڕاک و پەس مڕازمەی کە تاکەکان دەیکەن نازانم خان و جیاترەبی شارەشی باشتر ئەسڵ ینی ئەوانە ئەزانی ینی تۆ شوێنێکت پێویستە ینی تایدا بحاوێتەوە زانی ئیتر گرنگ نییە و شوێن چیە و چ نییە گرنگ نییە ناچکە تۆ ئیتر تۆ خۆت وونەکەی لە ناو شوێنەکەیە واتە تۆ بە دوای تۆ هەست بە چێژی ئارامی ناکەیت مەبەستەکە لێرەیە واتە تۆ کاتێک بیر لەواکەی تۆ لە مەسەلەن لە تابقی چەندەمە خەویت یا خانووی چەند تابقیت هەیە چەند نهۆمیت هەیە تۆ وەنەبی لە ناو نهۆمەکانە ئەسڵەن تۆ هوەری ئارامگرتن یا هوەری خەوتن یا هوەری شوێن وەکو ئاسایشی خۆت ونەکەیت باشە ئێوە ناسروشتی حاڵەتەکە ناسروشتیە وەستان ناپێویستی هیچ پێویست نییە ینی و ڕاکە بۆچی یەکەیتەوە ینی بۆچی مەسەلەن دەتەوێت سەروەتی زیاتر کۆکەیتەوە ئێوە کارەکە چی بزانین دوجار تۆ خۆت ونەکەی لە ناو سەروەتەکەدا ئیتر تۆ جارێ گرفتی وت بۆ پەیدا بێ سەروەتەکە چی لێ بکەیت چۆن مامەڵی پێ بکەیت چۆن نازانم چۆن گەشەی پێ بکەیت چۆن زیادی بکەیت دوجار چی لێ دێ ئەبێتە میرات لە وڵاتی خۆمان با بڵێن ئەبێتە میرات و منداڵەکان لەسەر بەشەڕ دێن و واتە ئاسایشی خێزانەکەشت دوازار لە دوای خۆتە تێکەچێت هەنێ و گاڵتە جاڕی ڕاستی بەزۆی دی تا چیەمە خەریکی ڕواڵەتەیە چێژەکە ونەکە کاتێک ئەو چێژانە ونەکەی مەبەستەکەی مامابی کۆری خۆمان چییە واتە مرۆڤ بۆچی زەرورە چێژ بناسێت سەرەتا واتە نەک ڕواڵەتی شتەکە نەک چەندایەتیەکانیان هۆکارەکە چییە بۆی مرۆڤ ئارامی دەست بکەوێت ئارام بێت واتە تۆ کاتێک چێژ وەرەگریت ئیتر تەماتە و ڕوونێک دەخۆیت گرنگەوێت تۆ ینی ورگت تێر بۆ زانی برشێتیت نماتەوە ینی وەکی مۆزوع تۆ ئەوی تر کەبابی خواردێ باشە کەبابی خواردە تۆ تەماتە و ڕوونت خواردی کاکە من نانە وشکەم خواردێ لەگەڵ بەرداغێک ماستاوە جیاوازەکە چێ بزانین هیچ نییە بەڵام جیاوازەکە لەکوێدا دروستە بێت لە دنیابینیمان واتە من نان و ماستاوەکە وەکو چێژ وەرەگرم بۆچی وەکو خۆراک بۆ زەرورەتی مانەوە مامەڵی لەگەڵاکە تۆ بۆ ئەوە مامەڵاکەی تاوەکو خۆت ونکەی لە ناو تامەکەیە واتە چێژ ناناسیت واتە تۆ کاتێک لە ڕواڵەتە شتەکە بینی چێژ ناناسیتەوە چێژ ونە بێت ئیتر ئارامی دەست ناکەوێت ئارامی لە جۆری خواردن و خواردنەوەیان نییە لەوە دانێت تۆ چت هەیە چت نییە ئەوە نییە ڕاستی ئەوە نییە من بۆچی ئەو فەلسەفەیەم هەڵبژارد هەستەکەم ینی تاچی ئێمە ینی لە چێژە دابڕاوە و چێژ ناناسێت و ئارامی لێون بووە و بەختەوەری ناناسێت یعنی لە دەروەوەی خۆیان بۆ ئۆشانە ئەگەڕێت لە کاتێکە لە ناو خودی خۆیەتی بۆیە بە زەرورم زانی و فەلسەفەی وردکەمەوە و بۆ ینی بە زمانە کوردیەکەی خۆمان وردیکەمەوە باشە کاتێک ئێمە ئارامیمان دەسەکەوێت ئەو کاتە ئەبین بە چی؟ ئەبین بە مرۆڤێکی بەختەوەر بەختەوەری چییە؟ هەڵبەت من وەکو بۆچوونی شەخسیم من هەمیشە بۆچوونی تایبەتی خۆمم هەیە ڕاستی وەکو بۆچوونی شەخسی من پێم وایە ینی بەختەوەری هەرچەندە و مامابی کۆری خۆمم باسەکە باسی بەختەوەریەکە مرۆڤی بەختەوەرەکە بەڵام بە تێگەیشتنی من بەختەوەری یەکێکە لە ینی مرۆڤ بۆی لە نیگەرانیەکانی ڕابکات ینی درۆی خۆشبەختی و بەختەوەری و شتانەی داهێنێ من باوەڕم بە بەختەوەری نیە وەکو خۆم باوەڕم پێ نییە بەڵام باوەڕم بە ئارامی هەیە ئەچکە بەختەوەری بابەتێک ینی چەمکێکە مرۆڤ داهێناوە بە تێگەیشتنی من شتێن نیە ناوی بەختەوەری بێ ئەسڵەن گاڵتە جاڕیە بەڵام بابینە سەر تێگەیشتنەکەی مامابی کۆر سەباردەوە بەختەوەری چییانێ و پێی وایە مرۆڤی بەختەوەر چییە پێم وایە ینی مامابی کۆری خۆشمان مەبەستەکەی لە مرۆڤی بەختەوەر هەرەوەیە کە ئارامە ئاراوی زیاتر نییە چونکە دوجاری بەختەوەری چییە بۆی تۆ ئارامی دەست بکەیانێ خۆ زیاتر نییە بەختەوەری خۆ
شتێک تێ بخوری ئەو دەڵێت ینی مرۆڤی بەختەوەر چییە؟ مرۆڤی بەختەوەر ئەوەیە کە ینی بەدوای داناییەوەیە، بەدوای مەعریفەوەیە، بەدوای زانینەوەیە. بۆچی؟ بۆی عەقڵی فراوان بێت. واتە تۆ لە غیابی گەڕیدەبوونە، لە غیابی بێمەعریفەییە، لە غیابی فراوانی و ڕوانینە، تۆ ناتوانیت باس لەوە بکەیت یا هەوڵی ئەوە بدەیت بڵێ من ئەمەوێ بگەم بە بەختەوەری، یا من مرۆڤێکی بەختەوەرم. ناتوانیت وا بڵیت. بۆچی؟ چونکە دنیابینی تۆیە، وەک سەرەتا بۆ مردکردنەوە سەبارەت بە چێژ، یعنی چێژەکانت بۆ دیاریەکات. باشە؟ ئیتر ئەگەر ئەو دنیابینیت نەبی و عەقڵە فراوانت نەبی، ئەوانی تریش نەبینیت، ئێتەمانەوە خۆ بە دوو حاوشتیوان ناکرێ یا بڵێەوە لە جێو دانیشم شتەکە دەکرێ، ناکرێەوە. دەبی هەوڵ بدەی. هەوڵەکە چییە؟ مەعریفە کۆکردنەوێ، دانایی بوونە، فەیلسوف بوونە، گەڕیدە بوونە. بۆی تۆ عەقڵت فراوان بێت، دنیابینیت فراوان بێت، بۆی ئەوانی تریش وەکو خۆت ببینیت، نەک کەمتر لە خۆت، نەک کەمتر لە خۆت. چونکە مرۆڤی بەختەوەر بریتە لەوەی کە ڕێزی هەمووان ئەگرێت و ڕێزی خۆشی هەناسێت، ئەزانێ ڕێزی خۆی بگرێت و هەمووانی خۆشە بێت و هاوکاری هەمووانە بێت و چێژ لەو هاوکاری و لەو خۆشویستنە وەرەگرێت. یعنی چۆن؟ بەنمونە من هاتووم سمینارێک پێشکەشەکەم، باشە؟ من کاتی خۆمم گرتووە. ئەگەر ئێوە خواستی چێژبینینتان هەیە، ئەبێ لە ڕووی چێژەوە منتان خۆش بێت، چونکە من کاتی خۆمم گرتووە بۆ ئێوە. باشە؟ بەڵام ئەوە کافیە؟ واتە هەر ئێوە ئەبێ وا بکەن؟ نەخێر، ئەبێ منیش وا بم. ئەزانی؟ واتە ئەبێ منیش مەبدەئیەن چێژم لەوە وەرگرتی بێ کە بێم سوود بە ئێوە بگێنم، واتە ئێوەم خۆشویستە بێت و ئەو خۆشویستنە چێژێک بێت بۆ من، بۆ ڕوحی من. چونکە ئەگەر من نەهاتوومایە سمینار پێشکەش بکەم، ئێوە کەس نەبجوێ لێ بگرن، و ئەگەر منیش بەهاتە بام و سمینارم پێشکەش کردبا، ئێوەی بەڕێز ئامادە نەبووبان، کەس نەبجوێ لە من بگرێت. کەواتە هاوسەنجیەوە، واتە نە من زیاترم نە ئێوە، هەردووکمان بە دوای چێژە ئابی بگەڕین. ئەو چێژە لەکوێدا ئابینینەوە؟ لە خۆشەویستیە، لە هاوکاریە، لە ڕێزگرتنی یەکترە. مەبەستەکەی مامە ئابی کۆر ئەوەیە کە مرۆڤی بەختەوەر ئەبێ بێ ئەو شتانە لێ کاتەوە. ئەو بە چی ئەکرێەوە؟ ئەو بە مەعریفە ئەکرێ. خۆ لە دنیابینیەکی بەرتەسکە ناکرێ و بابەتە ناکرێت. و تۆ ناتوانیت لە دنیابینیەکی بچووکە بێت، ینی ئەو تێگەیشتنت هەبێت بەو شێوازە بێ لەوانی تر بڕوانیت و هیچ جیاوازێک لە نێوان خۆت و ئەوانی تران نەبینیت. ئەو جیاوازەی کە هەیە تەنیا کۆکردنەوەی، ینی لە بازنەی خۆشەویستیایە. واتە وەک چۆن من پێویستم بە خۆشەویستیە بۆ ئەوەی بێم خزمەتی ئێوە بکە، ئاواش ئێوە پێویستان بە خۆشەویستیە بۆ من، بۆ ئەوی گوێم لێ بگرن و خزمەتم بکەنەوە. کەواتە 2000 کەسمان لەوی ترمان زیاتر نین. ئەوەی کۆی کردینەوە چی بوو؟ خۆشەویستی بوو. لە ناو خۆشەویستی شات چی بوو؟ ئەو دڵداریەکە نە، بە تعریفە دڵداریەکە نە، بە تعریفە چێژەکەیە. چێژە، واتە من چێژ لەوە بینم بێم خزمەتی ئێوە بکەم، ئێوەش چێژە بینن کە گوێ لە من بگرن. دوجار هەردووکمان بۆ خۆمانە، واتە بۆ چێژی خۆمانە. ئەمە بەستەکەی ئەوێ، ئایانی ئۆگەر بیکەینە عەشایریەکە. خاڵی دووەم لەوەی کە مرۆڤی خۆشبەخت چییە؟ ئەو دەڵێت دەبی مرۆڤ کەڕامەت و کەسایەتی بناسێت، واتە بیان پارێزێت. پرسیارەکە لێرە ئەوەیە، ئایا تاچی ئێمە کەڕامەت و کەسایەتی ئەناسێت؟ هەڵبەت من بە شێوە گشتەکە باس ناکەم. ئایا کەسایەتی چییە؟ و کەسایەتی بۆچی ئەوەندە بەهای هەیە؟ بە تێگەیشتنی من مرۆڤ ئەگەر کەسایەتی نەبوو و کەڕامەتی نەبوو و ئەو دوانەی نەپاراست و نەیناسین وەکو خودی خۆی، ئەوە لە مرۆڤ بوون دەرچووە، ئیتر دەبیناوە شتکە بوو بدۆزیەوە.
چونکە بە تعریفەکەی ئەبی کۆر کەسایەتی و کەرامەت بەهادارترین شتن لە بوونی ئینسانە وابێ پارێزگاریان لێ بکات. کاتێک ئەو دووشتە دۆڕاند خستە قومارەوە کەواتە تۆ نیت، تۆ شتێکی تریت، ئەبێ ناوێکی ترت بۆ بدۆزرێتەوە. واتە تۆ نابێت کەرامەتی خۆت بخەیتە بەردەستی هیچ کەسێک، کەسایەتی خۆت بۆ هیچ شتێلەکەدار بکەیت. تۆ ئاساییە بەنمونە مەسەڵەن فەرمانبەریت، بەڵام ئاگادارە خۆ کەس خێر و سەدەقەت پێ ناکەم وچەتە داتی، بۆچی چەپڵە لێدەی؟ بۆچی کەسایەتی خۆت نزمەکەی خۆت سوکوڕی سواکەی؟ بۆچی کەرامەتی خۆ دەخەیتە قومارەوە؟ باشە؟ واتە ئەبێت تۆ ئەو دووشتانە لێک جیاکەیەوە، تۆ وەرەك ڕاپەڕی لە بەرامبەر ئەبێ ینی مافت پێ بدرێەوە مافە خۆی شکە نییە. بەڵام تۆ ئیتر چونکە لەبەرەوەی خاڵی بوویت لە خۆت پڕ بووی لەوانی تر، ئیتر تۆ پێت وایە بە نمونە ئەگەر فلان حەزب نەبێت، فیسار نازام چ نەبێت، فلان مدیری دایرە نەبێت، ئیتر تۆ نابی یا موچەکەت نابێت، یخۆ تۆ نابری لە برسان، بڕۆ تەماتە فروش، بڕۆ حەمباڵی بکە، بەڵام کەرامەت و کەسایەتیت بپارێزە، چکە نابی ئەو دووشتە بخەیتە قومارەوە. کاتێک خەیتە قومارەوە کەواتە تۆ نیت، هیچ شکە نیە، ینی تۆ وەکو ئاژەڵێکی ڕوت تەنیا بە دوای لەوە ڕاگەڕێیت بۆی بمینیتەوە. ئەزانی من مەبدەئیەن باوەڕم بەوە هەیە کە مرۆڤ تەنانەت لە پێناو نان و ئاویشە کەرامەت و کەسایەتی نەخاتە قومارەوە، با مردن هەڵبژێرێت، چونکە مردنیەکی بە کەرامەت و کەسایەتیەوە دەسەکەوێت. بەڵام ئەگە کەرامەت و کەسایەتیت خستە قومارەوە لە پێناو نان و ئاویشە، لە پێناو خواردن و خواردنەوەشە، تۆ ژیانت هەیە بەبێ کەرامەت و کەسایەتی، واتە تۆ بەس هەناسە ئەدەیت، تۆ خاڵیت لە خۆت، تۆ بۆچیە توێ بژیت؟ وەکو سوکرات بەرداغە ژەهرەکە بخۆوە، بەڵام کەرامەتت مەخە قومارەوە، کەسایەتیت مەخە قومارەوە، تۆ ئەرێک ڕاپەڕێنیت لە بەرامبەرابی مافت پێ بدرێت. بۆچی بە سوال ینی بۆچی خۆت وەکو سوالکەت دێتە بەرچاو؟ بۆچی کاتێک موچەکەت پێدرێ ینی وازانی خیر و سەدەقەت پێکرێ تۆ هەرکت ڕاپەڕاندووە؟ بەڵام بۆیە تۆ وای چکە تۆ نە کەرامەت ئەناسی نە کەسایەتی، تۆ بەهۆی چەپڵە لێدان و بەهۆی کۆی لەبوونەوە بە نمونە چووی واستەت کردی دابمەزێ نازم چی، تۆ پێت وایە ئەگەر هەمان کۆیلە نەبیت تۆ بژێویەکەت نامینی بمرە لە بەرسا بمرە، بەڵام کەرامەت و کەسایەتیت مەخە قومارەوە، چونکە ئیمکان نییە ببێ کەرامەت و کەسایەتی تۆ ئارامیت دەست بکەوێ، ئیمکان نیەشتیوە، ئیمکان نییە ببی بە مرۆڤێکی خۆشبەخت بە تعریفە ئەبی کۆریەکە، ئیمکان نیەشتیوە، ناتوانیت. بۆچی؟ چونکە تۆ لە غیابی معریفەیەژیت، لە خاڵی یەکەمەوە ئاماژەم پێدا ئەبێ معریفەت هەبێت، ئەبێ گەڕی دەبیت بۆی کەرامەت و کەسایەتی بناسیت. کاتێک معریفەت هەبوو کەرامەت و کەسایەتیت ناسیت یدی بەرداغە ژەهرەکە خۆیتەوە، بەڵام ئامادەنین لە پێناو خواردن و خواردنەوەیە بێ کەسایەتیت بخەیتە قومارەوە، ئامادەنیت، ئیمکان نیشتیوە، ناتوانی ینی زاتی خۆت ڕێگەت پێنادا، کەسایەتیت ڕێگەت پێنادا. مرۆڤ تاچی ئێمە بەداخەوە کەسایەتی خۆی ون کردووە، بۆتە کەسایەتێکی میزەڵانی، بۆتە کەسایەتێکی ڕۆبۆتی، بۆتە کەسایەتێکی خاڵی لە خۆی، ینی هەموو شتێکە بەس خۆی نییە، بۆتە کەسایەتێک کە چەپڵە لێدەرە، کە زۆر ناژەنە، ئیتر ئەوانە کەسایەتی نینەوەنە، بەڵکو بوونەوەرێکی میزەڵانین بە تعریفە سلێمانیەکە بڵێن بە زمانی هەولێری بە میزەڵان ئەڵێن دەبدەبە، بە بادینە ئەو برادرانەی بادینان برایانی بادینان پێڵێن پتپتۆک. ئیترەوە نیشانەی دەوڵەمەندی زمانەکە ئێمەیە. ئەو جۆرە کەسایەتیە پتپتۆچیان دەبدەبەیە میزەڵانیە، ئەوانە ئیتر ئێوە بین بەرچاوتەن میزەڵانێک بەرەوەی هەوای تێ بکەیت چییە چۆنە، ئەوانە ئەو کەسایەتیان واتە تێکشکاون خاڵین لە خۆیان، بەڵام ئیتر دێن هەوا لە خۆیانەکەن،
بەڵام نوکە دەمبوزێکیان بگاتێ دەتەقن یعنی خاڵیە بنەوە چکە هیچیان تێدا نیە ئەوانی تریان تایە باش لەبەرچی چونکە ئەوانە بێ کەڕامەت و کەسایەتی مرۆڤ کاتێک کەڕامەت و کەسایەتیە بوو ئیمکانی نابتە میزەڵانی و هەوڵی میزەڵانیش نادا بۆ بوون بە مرۆڤێکی بەختەوەر ئەو دەڵێت یعنی مرۆڤی بەختەوەر ئەبێ عەقڵی ئازاد بێت یعنی نابێ ڕۆبۆت بێت نابێ ئەوانی تر ڕایەڵەیکەن نابێ ئەوانی تر پێ بڵێن لێرە بوەستە لێرە بڕۆ لێرە چەپڵە لێدا لێرە زۆر نابژانە لێرە پێ بکەنە لێرە بگری تۆ نیت تۆ چۆن بە دوای بەختەوەری ئاگەڕی کاتێک تۆ خۆت نەبێت تۆ کاتێک عەقڵت ئازاد نەبێت تۆ لەناو ئایدۆلۆژیایەکە تواویتەوە تۆ لەناو ئاینێکە مەسەڵەن تواویتەوە تۆ لەناو مەبدا هەمەجیەکانی خۆت دەتواویتەوە تۆ بە حساب لەناو مەعریفەیە تواویتەوە تۆ وەرە فێر بە لەناو مرۆڤبوونا بتوێەوە لەناو هاوکاری و خۆشەویستی و ڕێزگرتن و جوانیا بتوێەوە ئەوە دیوە ڕاستەکەیە لەناو کەڕامەت و کەسایەتی خۆتا بتوێەوە ئەوانە مەخە قومارەوە ئامادە بە قومار بە خۆت بکەی بە ژیانی خۆت لە پێناو کەڕامەتی ئینسانێکە چونکە کاتێک عەقڵت ئازاد نەبوو بەلات و ئاساییە کەسێک لە بەردەمی تۆیە کەڕامەتی بشێندرێت بۆچی چونکە تۆش کەڕامەتت نییە لەبەرەوەی عەقڵت ئازاد نییە ئەگە عەقڵت ئازاد بێت چۆن ڕێگادەی کاتێک ڕێگە بەوە دەی کەواتە تۆش خۆشت شەرعیت بەوە دەی یعنی کەڕامەتی توش جاری دوجار یعنی جاری دواتر کەڕامەتی تۆ جارێ بخرێتە قومار و بشێندرێت بەڵام کاتێک لەسەر کەسایەتی و کەڕامەتی ئەوە بە وەڵام هاتی ئێکەواتە پارێزگاری لە کەسایەتی و کەڕامەتی خۆت کردووە بەڵام غایبە کەسایەتی و کەڕامەت ناسی بەداخەوە لە وڵاتی ئێمە غایبە بۆچی چونکە عەقڵەکان ئازاد نین هۆکارەکە چییە؟ هۆکارەکە غیابی مەعریفەیە غیابی مەعریفەیە هەمووی بە دوای میزەڵان بوون ئاگەڕێ زۆرینەی بە دوای میزەڵان بوون ئاگەڕێ کەسایەتی میزەڵانیە بێ خۆی گەورەکات لە کاتێکە ئەبیکۆر ئەڵێت یعنی بۆی تۆ ئارام بیت بۆی تۆ بەختەوەر بیت خۆشبەخت بیت چێژ وەرگر بیت یعنی تۆ مەفروزە لەسەرت کە سادە بژی دەزانی سادە بژی بۆ بەشەی کە هەتا ڕازی بەوە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆوانی تریش پێت خۆش بیت تەواو یعنی مەچۆ ناو چەلەحانەیە مەچۆ ناو ڕاکەڕاکی ژیانە و مەچوە ناو کاری سیاسی و بە دوای ناوبانگا مەگەڕێ چکە بیتە مرۆڤێکی میزەڵانی تۆ بە دوای ئەو شانەدا مەگەڕێ ژیان لە سادەییدایە ژیان لەوەدایە تۆ وەکو خۆت بیت سادە بیت ئەو شانازیە بەسە کە تۆ مرۆڤ بیت یعنی بەس ئەو شانازیەت بەسە ئەگە تێ بگەیت ئەگە بناسیت ئەگە مرۆڤبوونی خۆت ناسی بێت هەرەوەت بەسە کە مرۆڤیت ئیتر بۆچی دەتەوێت ناوبانگت هەبێت ئێمە نازانم ینی بۆچی ناوبانگ بۆ چییە نازانم بۆ چییە ئەوانەی دەرونیان ڕووخاوە بە دوای ناوبانگان ئەوانەی لە عەقڵا بچووکن بە دوای پۆست و نازانم ئەو شتانەوان یانی من گوتومە ینی پلە و پۆست و شتیوە بۆ عەقڵ بچووکەکان باشە کاتێک عەقڵ گەورە بوو هیچ شتێک ناتوانین لە قاڵبی بدایێت چکە پلە و پۆست و شتووە لە قاڵبدانە واتە تۆ عەقڵت ئازاد نابێت تۆ کەسایەتی و کەڕامەتی خۆت نابێت تۆ ناتوانی خاوەنداریەتی خۆت بکەیت یعنی لە پلە و پۆستە ناتوانی خاوەنداریەتی خۆت ئیمکان نییە ناتوانی ئەبی بە مرۆڤێکی میزەڵانی ڕۆبۆتی خۆ زیاتر نییە طبعاً دوایەوەی کە مرۆڤ ڕێگای بڵێم بەختەوەری ئەناسێت یا ئارامی ئەناسێت مام ئابیکۆر دێت باس لە بابەتی خودا ئەکات و مردن ئەکات وەک سەرەتا بازم کرد ینی ئەو دەڵێ دەبێت ئیتر تۆ ینی ترس دابماڵیت ترس لە خۆت دابماڵیت و بێ فێر بیت ینی ژیان بەبێ ترس بکەیت بەڵکو بەس چێژ وەربگریت ئەو پەڕی چێژ بەڵام چۆن ینی بە هاوسەنجی ئەو دەڵێ سەرچاوەی ترس دوو شتە یەکیان خودایە ئەوی تریان مردنە خدا
بە تعریفەکەی ئەبی کۆر ئەو دەڵێت یعنی ئەبی کۆر باوەڕی بە خوددا تەچیم کراوانە نەبوو کە لە شێوەی مرۆڤ و ینی ژیۆ چوو نازم چیە بوو بتومتەکانی کە هەبوون زۆر باوەڕی بە ئەوانە نەبووە ئاسان ڕەتی دەکردەوە ینی ئەو بابەتانی کە لە میسۆلۆژیای یۆنانیە باس دەکرێت ئەو خودای فلانی و خودای فیساری نەزم ئەو گاڵتە جاڵی کە هەبوو دەڵێ ئەو هیچ ئەو خوددا نییەوە بەڵام ئەو دەڵێت ئەگەر کاینێک هەبێت کە پێی بگوتری خوددا ئەو دەڵێت من دڵنیام کە ئەو کاینە ینی لە دەرەوەی کردەی مرۆڤە ینی لە دەرەوەی تەدەخولکردنە بە کردەی مرۆڤ بۆچی ئەو دەڵێت ئێمە پێویست ناکە لەو کاینە بترسین چونکە ئەگەر کاینێکی وا هەبێت ئەبێت کاینێک بێت کە کامڵ بێت ئەبێ کاینێک بێت کە پڕ لە ئاشتی بێت پڕ لە جوانی بێت پڕ لە مەعریفە بێت پڕ لە فراوانی عەقڵی بێت و دنیابینێکی گەورەی هەبێت کەواتە ئەم کاینە ئاشتی خواز و جوانە کە پڕ لە چاکەکاری ئەسڵەن ئەو ترسەی ئێمە لەو کاینە ئیدر ئەوە ترسێکە نامەنتەقە ینی لۆژیک نییە و بابەت چکە و کائینە ئیتر مادام کامەڵە ئیتر ئەو تعریفە هەمەجێ کە چەچەکانی ئاینی دەیدەن سەبارەت بەو کائینە ئیتر ئەو هەمەجێتە بۆ بابەتەکە گاڵتە جاڕیە ئەوە تووڕە دەبی ئەو غەزەبمان لێ دەگری و نازم عادز بوو نەزم ینی ئەوە سیفەتی ئینسانە خۆ سیفەتی خوددانیە کەکەوە ئەو هەمەجێتەی کە هەیە ینی ئێستا لە وڵاتی مەشا هەیە و بابەتە بە قال و قیل و نازم شتانە ئەو هەمەجێتە ئێوە سیفەتی خوددا نییە ینی ئەو بە تعریفەکەی ئەبی کۆر دەڵێ ئەگەر شتێک هەبێ ینی ناوی خوددا بێ ئەبێ کامڵ بێ خۆ نابێ وەکم نوتو بێ یعنی تۆ بڵێ وەرە نانی بخۆ بڵێ وەڵی ناوەڵە مەرەگەکە شلەکەت مەسەلەن خوێت زۆر تێکردوە تۆڕابە خۆ خوددا ئەوە نییە خۆ نابێەوە بێت ئەو دەڵێ ئێمە بۆیە تووڕابی مەسەلەن هەڵ دەچینە هەڵاکەی نازم کەم و کوڕیمانێت چییە ئەو کارەکە چییە ئەوەیە چکە ئێمە کامەڵ نین بەڵام ئەگەر کائینێک هەیە پێگوتری خوددا ئەبێ ئەو کامەڵ بێ کاتێک کامەڵە ینی نەقوستانی نییە کەواتە نابێت تووڕە پێ نابێ و تعریفانەی کە چەچەکانی ئاینەی دێن ئەوە بێ ناگونجێ شتەکە ناگونجێ ئەگەر ئەو تعریفەی ئەوان دەیدەن و ئەو کائینە ئەوە بێ ئێوە لە بڕۆدا خوددا نییەوە ناکامڵە کامەڵ نییە کەواتە وەکوم نوتۆیە ینی ئەوە خوژاتر نییە باشە چونکە ئەو دەڵێت کاتێک زانیمان کائینێک هەیە وە کامەڵیشە ئیتر پێویستمان بەترس نییە کەواتە ئەو ترسەی کە چەچەکانی ئاین بۆ مەبەستی بازرگانی و بۆ مەبەستی بەمارکردنی ئێمە و خەسانی عەقڵی ئێمە ئاو هەمەجێتیان خزم هێناوەتە گۆڕێ هێناوەتە ناو ژیانی ئێمە ئەو دەڵێ ئەو بابەتە ینی و گاڵتە جاڕیە ئەبێ لێی دوورکەوینەوە لێی دوورکەوینەوە چونکە ئەگەر کائینێکێ بە کەماڵی ئەسڵەنەوە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە بۆچی چونکە کامەڵ ناتوانێت بێت لەگەر ناکامەڵە مامەڵە بکات واتە بە تعریفی ناکامەڵی بێ مامەڵە بکات واتە وەکوم نوتۆ زویر بێت وەکوم نوتۆ هەڵچێت وەکوم نوتۆ خەوی بێت نەزم بێزار بێت شتانە بێت چکە و کامەڵە کاتێک کامەڵە نابێ بێتە ناو ناکامەڵی ئێمە چکە ئێمە خەریکی ناکامەڵی خۆمانی ئیتر ئەو کاری ئەو نییە ئەسڵەن یعنی ئەو ئەسڵەن پێویست نییە دابەزێتە ئاستی ئێمە هیچ پێویست ناکە و ئەو کاری ئەو نییە واتە ئەو دەڵێ ئەگەر کائینێکە بێت بە ناوی خوددا ئیتر ئەو پەیوەندی بە کاری مرۆڤ نییە بەڵام لێرە ئەو دەڵێت ئێمە گومانێکمان بۆ پەیدا بێت هەڵبەت هەر بۆ زانیاری بەڕێستان ینی یەکەم کەسێک ئاوی بابەتی گومان سەبارەت بە بابەتی شەڕ و ئەو شتانە ینی بوونی شەڕ بوونی خراپەکاری
لە ژیانە یەکەم کەس کە ئاوەکەی ڕێژت بەو شێوازە بەرفراوانە ئەبی کۆر بوو. ئەبی کۆرەوە ئاوەی ڕشت. ئەو دەڵێت یعنی کاتێک سەیرەکەین لە ژیانە خراپەکاری هەیە، شەڕ هەیە، وابێ بپرسین ئایا بۆچی شەڕ هەیە؟ وە شەڕ لەکوێوە دێت؟ وە شەڕ بۆچی هەیە ئەسڵەن؟ لێرە دەڵێت ئێمە ڕوبەڕووی چەند پرسیارێکە بینەوە سەبارەت بەو کائینەی کە پێ گوترێ خودا. باشە؟ ئەو دەڵێت ئەگەر ینی بە چەند ئەگەرێک ئەو دێ ئەو باسە دەوروژێنێت. ئەگەر یەکەم ئەوەیە کە ینی ئەو خودایە چاکەکارە ئەو دەیەوێت ینی خراپە نەمێنێ بەڵام ناتوانێت. باشە؟ ئەوە ئەگەر یەکەم. یعنی چی؟ ئەو دەڵێ ئەگەر بۆ شێوازە بێ واتە بیەوێت بە حکمی ئەوەی ئەو ئاشتی خوازە پڕە لە جوانی و چاکە وشتانە، ئەگەر بیەوێت ینی ئەگەر خواستی ئەوەی هەبێت کە خراپەکاری نەمێنێت وە نەتوانێت کەواتە ینی توانای ڕەهای نییەوە، توانای ڕەهای نییە، کەواتە کامەڵ نییە، کەواتە خودا نییە، چکە خودا ئەبێ کامەڵ بێ. ئەوە ئەگەری یەکەمیان. ئەگەری دووەم ئەوەیە ئەو دەڵێت دەتوانێت بەڵام ناوێت. باشە؟ واتە توانای ئەوەی هەیە کە خراپەکاری لە ناو بات بەڵام خودی خۆی ناوێت. ئەو دەڵێ بەم جۆرە بێت کەواتە ئێمە بە هەڵەدا چوین ئەو خودای ئاشتی خواز نییە، خودایەت شەڕانجێزە، چونکە دەتوانێت خراپە لە ناو بات و ناشوێت. باشە؟ کەواتە ئەوە شیاوی پەرستن نییە ئەگەر بەم شێوازەیە. و ئەگەری سێمیش ئەو دەڵێت دەتوانێت بەڵام ناوێت. واتە خواستی ئەوەی هەیە خراپەکاری لە ناو ببات بەڵام خواستی ئەوەی هەیە کە لە ناوی نەبات، یعنی ناوێت، شتەکە ناوێت. واتە ئەوێت شەڕ و ئاشوب بەردەوام بێت کەواتە ئەو خودایە دوورە لە بابەتی چاکەکاری ڕەهایی و دوورە لە بابەتی ئاشتی. هەڵبەت ئەو جەدەلە بابەتی مەسەل بوونی شەڕ و ئەوانە ینی جەدەلێک کە تا ئێستا بەردەوام بەحقیقەت وەک باسم کرد، ینی یەکەم کەسێک ئەو ئاوە دەڕژی ئەبی کۆرە، ئەو یەکەم کەس ئەو ئاوە دەڕێژێ، هەتا ئێستا و جەدەلە بەردەوامە، ینی لەسەر بابەتی بوون و شەڕ و نازەم شتانە. دوو ئاراستە هەیە، دوو ئاراستەیەک هەیە کە پیاوانی ئاینی نوێنەرایەتیەکەن کە بڵێن دیوە ئاینەکەی، ئاراستەیەک هەیە دیوە فکرەکەی بڵێن فەیلسوفان و بیرمەندان وانە دەیکەن. هەردووچیان ئەو لەوانەیە بۆچوونە نوێ بێ نوێ، ینی پێم وایە هەردووچیان هەردوو لایەن ینی چه ئەو جەدەلەی کە پیاوانی ئاینیەکەن سەبارەت بە ینی وەکو وەڵامەی دەنەوە بۆ بابەتی بوونی شەڕ و خراپەکاری وشتانە، پێم وایە منطق نییەوە، چونکە جەدەلەکە بەردەوامە تا ئێستا. و ئەوانەی کە لە دیوی فکرە بەنمونە هەوڵیاندا و وەڵامێک بۆ بابەتە بدەنەوە. بەنمونە یعنێتە لایبتز، فەیلسوفی ئەڵمانی لایبتز، یعنی ئەو جۆرێک لە ئەوەی هەیە سەبارەت بە بوونی شەڕ و خراپەکاری بۆچی هەیە لە ژیانەوە، بە حسابی خۆی ینی تێزەکی فەلسەفیدا، ینی فکرێکی دایە لە بازنەی فەلسەفەیە، بەڵام بە تێگەیشتنی من هەڵی کردووە، یعنی نامەنتەقە، شتەکەیویش نامەنتەقە. و تەنانەت بوونگەراکان بڵین سارتەر و هایدیگەر وانە دێن ینی مانایەکی دیکە بە بوونەدەنەوە. بۆچی؟ چونکە لە دیوە ئاینەکە وەڵام نییە بۆ بابەتە، لە دیوە فکریەکەش بڵین فەلسەفیەکە هەماشت وەڵام نییە، بەڵام بە تێگەیشتنی من هەردوو لایەن هەڵەیان کردووە. بە تێگەیشتنی من دیوێک هەیە، دیوێک کە من نامێ ئێستا تەواو وردی کەمە، چونکە ینی هەر لە بە کاتەکە و هەم ناشتوانم تەواو وردی کەمەوە، ئەوە دەکرێت لە نازم لە نووسینێکە شتێکە دەری ببڕم وەکو کتێبێک نازم شتێ. پێم وایە ینی خەتێکی سێم هەیە، هێڵی ناوەڕاست هەیە، پێم وایە لە دیوە ئاینێکە و لە دیوە فەلسەفیەکەش دەرچی پێ نەکراوە. ئەوە هیوادارم بە هەڵە نەگا
بەڵام ینی ئەوەندی من تێگەیشتوم ئەوانە ینی دەرچیان بەو دیوانە نەکردو، ینی ئەو دیوەی کە من دەمەوێت بیگەێنم، بەڵام ئەوەی کە دەمەوێت بیڵێم سەبارەت بەو باسە بابەتی شەڕ بە تێگەیشتنی من ئەبێت تێگەیشتنە بوونیەکە لە ڕووی فکر و ئاینە هەڵوەشێندرێتەوە، ئەبێت ینی بین پێناسەیەکی تر بدەینەوە بوون کە بە بۆچوونی خۆم ینی من گەیشتم بە پێناسەکە بە تێگەیشتنەکەی خۆم پێگەیشتم، من ناڵێمەوە مطلقە، بەڵام چەندی سەیرەکەم ینی ئەو جەدەلا ئەوە 2000 چەند ساڵە ینی 200 ساڵە بڕێنەوەتی ئەبی کۆڕاوەکەی ڕشتێ بۆ بەرفراوانیە جەدەلەکە بەردەوامە نەگەیشتنە چارەسەر. پێم وایە ئەوەی من باسێکم ینی ئەوەی دەمەوێت بیڵێم ینی پێم وایە ئەوە چارەسەرەکەی ینی خەتە وەسەتەکەیە، بەڵام بە مەرجێک ئەبێت ینی بوون لە دیوە فکریەکە و لە دیوە ئاینەکە شەڵۆشێنرێتەوە، ئەواتە ئەبێ بوون سەر لە نوێ پێناسە بکرێتەوە. ئاکەم من دەکرێت وەک باسم کرد ئەین دەکرێت لە کتێبێکە نازمەگە تەمەەن باقی بوو، من زۆر دۆست نیم لەگە باوەتی کتێب نووسی نوشتیوە، بەڵام ئەگەر تەمەەن باقی بوو هەوڵە دەمیانی لەوێن دەرفکرەکە بگەێنم لەوانەیە بتوانم باشتر بگەێنم چکۆی هەموو ئاراستەکانە بی وردکەمەوە، هەموو ئاراستەکان و مەبەستەکەم چییە ینی من بۆی ینی بگا شتەکە بگە فکرەکە بگا کە پێم وایە فکرێکی نوێیە شتێکی نوێیە، بەڵام تەنیا وەکو بۆچوونی تایبەت گوتم کە ئەبێت تێگەیشتنە بوونیەکە لە دیوە فکریەکە و لە دیوە ئاینەکە شەڵۆشێنرێتەوە، چکە هەردوو ئاراستەیان هەڵان بە تێگەیشتنی من هەڵەیان کردووە، دیوێکێ درک پێ نەکراوە، پێم وایە من ئەوەم کە درکم پێی کردووە، ئەو بۆمانایان نییە کەسی دیکە دەرچی پێ نەکردووە، بەڵام نییە ینی بۆچوونەکە نییە، پێم وایە ئەو بۆچوونەی من لەوانەیە تایبەت بێت بۆیە نامێ زۆر لەسەری بڕۆم حەقەت خاڵی کۆتایی ینی بۆی کاتی زیاترتان نەگرمەوە خەریکە ینی سعاتەکە خەریکە بێ بە سعاتێک بابەتی مردنە، ینی ئەو دەڵێت هۆکاری دووەم مرۆڤ ینی بۆی ترس لە خۆی داماڵی بابەتی مردنە ینی لە مردنە ترسێ، لە ناو مردنی شاد چییە بابەتەکە وێ نادیارە، ینی مرۆڤ نازانی ئەو دیوی مردن چییە، هەمیشە مرۆڤ لە نادیاری ئاترسێ، بەڵام ئەو دەڵێ ینی مردن بابەتێکە ینی حتمیەتە دێت ئیتر تۆ ئەبێت ژیان بکەیت لە دەرەوەی مردنە، بۆچی؟ چونکە بە ئەو شتێکی جوانی ئەو دەڵێت ینی کاتێک من هەم ینی زیندوو کەواتە مردن نییە، و کاتێک مردن هات کەواتە من نیم، ئیتر بۆچی من ئێستا کە زیندووم بێم سەرقاڵی شتێک بم، سەرقاڵی هاتنی شتێک بم کاتێک ئەو دێت من نیم، واتە زیندوێتیەکەم نییە، واتە زیندوێتیەکەم بۆچی بێم بە خەیاڵی مردن بەفیڕۆ بدەم یا بێم بیری لێ بکەمەوە، باشە؟ کەواتە ینی مەبەستەکەی ئەوێ بڵێ ینی ئەوانە دژی یەکن، وەک چۆن مەسەرەن بڵێن ئەگەر خۆر هەڵات کەواتە تاریکی نەما، باشە؟ واگەر تاریکی هات کەواتە خۆر ئاوە بووە، چکوانە دژن بەیەکەوە ناگونجێن، ئەویش ینی مەبەستەکەی ئەوەیە، واتە من و تۆ هەتا هەین زیندوی تاو کاتێک مردن هات من و تۆ نین، کەواتە من و تۆ نازانین ئەسڵەنەوە چییە، هەتا بین بیری لێ بکەینەوە، و ئەو چونکە باوەڕی بە بابەتی ڕوح و شتانە نەبوو، ینی ئەو دەیگوت دنیا ینی گەردون بابەتەکە مادەیە و گەردی لێ و تاو زیاتر نییە، و ئینسانیش خلاصن مادەیە ینی زیاتر نییە، و هەتا زیندووە کاتێک مرد وەک چۆن بەر لەوەی ببێت ینی لە ئارامیدا و هیچ مشکلی نەبوو، ئەسڵەن بیری لە هیچ ناکردەوە، هیچی لە بیر نییە، قۆناغی مردنیش ینی بڵین دوای مردنیش ئەو دەڵێ هەمان حاڵەتە، هیچی دیکە نییە، بۆی پێویست ناکە ئێمە ینی بین زیندوێتی خۆمان لە پێناو نادیاری مردنە بە فیڕۆ بدەین، چونکە ئەو دوانەمان بەیەکەوە ناگونجین، کاتێک ئێمە هەین ئەو نییە، کاتێک ئەو دێت ئێمە نەماین، کەواتە ئێمە هیچ ڕووبەڕووبوونەوەیەکمان لەگەڵ مردنانیە، بۆچی لە دەبێت لی بترسین، واتە ئەو مەبەستی بوو ینی ئومێد بدات، و ئەو مەبەستی بوو کە بڵێتە ئینسانەکان کە بە دوای ئارامی و خۆشببختی و ئەو شتانەدا لە دەروی خۆتانە مەگەڕێن، بە دوای ئومێدا لە دەروی خۆتانە مەگەڕین، بەڵکو لەناو خۆتاندایە، و ئێوە لەبری ئەوەی خۆتان پڕکردووە لەوانی تر ئەبێ خۆتان خاڵی کەنەوە لەوان، خۆتان پڕکەنەوە لە خۆتان،
ئەمە بەستەکەی ئەبی کۆر ینی بە خلاصان ئەوەیە بارحاڵ من خوازیارم ئێستا توانی بێتم ینی مەفهومەکانی حەزرەتی ئەبی کۆر بە ئێوەی بەڕێز بگەێنم لانی لە هەموو دیوەکانە و ئێستا سیرەکەم بزانم ئەگەر هەر بەڕێزێک پرسیاری بۆ دروست بوو من لە خزمەتیان. سەیری دەکەمەوە لە سەرەتاوە هیوادارم پرسیاری بڵێنەگە کۆمەڵک پرسیاریشتانەیە ئاساییە بەڵام هیوادارم پرسیار بینوسن چکە من چاوم زۆر تەواو نییە یعنی ناتوانم هەمووی لە سەیەک بخوێنمەوە پرسیار بینوسن تکاتان لەکەم ینی نەک بە بڵێن وەکو مەقالەک بینوسن چکە من ناتوانم ئەوەندە بخوێنمەوە چاوم دێشێت ڕاستی بەحساب عینەکە کەشم کۆڕیە بەڵام هێشتا گرفتی هەیە گوڵ بڵباس سوپاس دەکەمەوە هەموو گوڵ و شتا سوپاستان دەکەم هەمووتان خۆشەویستن هەمووتان تاجی سرم بیلبیلەی چاوەن ڕێبین جیهاد معتەزیلە کافرن کەی باسی معتەزیلەیە کاکە ڕێبینجان چێ باسی معتەزیلەی کردیە نەزم پێم وایە پەیوەندەکەت هەڵەیە چاوت مازەکەم شاهین نادر بەس سەلەف موسڵمانن وەڵە من نازم ینی نەزم ئەو جەدەلی ئاینی بۆچی هاتە ناو مۆزوعە من نازم ڕاستی شاهین ڕێبین من نازم چاوی هەردووکتان ماچەکەم بەڵام من پێم سەیرە ڕاستی و جەدەلە بۆچی هاتە ناو بابەتی فەلسەفە چونکە باسەکە نا بابەتی سەلەفە نازم سەلەفیە چنە نە بابەتی معتەزیلەیە هیچ پەیوەندی بۆ هەنەوە نییە چاوی هەردووکتان ماچەکەم هیوادارم ینی باسەکان لێک جیاکەنەوە ئەوە یەک دوو ینی ببن بە مرۆڤێکی خۆشبەخت خواست چێژویست عقلتان ئازادکەن واز لە سەلەف و معتەزیل نازم ئەو چەلەحانەیانە بینن ئەوەی سوودتان پێ ناگەێنێ بەس کاتتان بەفیڕۆدەن بەس تەمەندان ئاواوەچی محەممەد عەباس جۆری خواردنەکە ڕێژەی چێژە بەڵێ چێژە واتە من وردم کردەوە کاکە محەممەدیان واتە تۆ مەبدەئیەن چێژ لە بوونی خواردنە ئابینیت نەک لە جۆری خواردنە مەبەستەکەی ئەبی کۆرەوێ کام و ئاراز ئەحمەد نازانم بەڕێزە هیوادارم سنوورێک بۆ هەندێک گفتوگۆی بێمانە هەیە گفتوگۆنیە لە بنەڕەتە چەلەحانەیە دابندرێت هیوادارم چونکە ینی باسەکەی من باسی فەلسەفەیە و من ئەسڵەن من دانابەزمە واستانە ڕاستی و من نایەم باسی سەلەف و ئەوان لەکنە من گاڵتەجارنی و باسانە ڕاستی ئەوانەی پیانە گوترە سەلەفی معتەزیلی نازم چیە ئەوانە ینی یەک دۆگمانێک لای من ینی هەرچی گروپ بەندی ئاینی هەیە لای من گاڵتەجارین و لای من مەهزەلەن ئەگەر خاڵی بن لە عەقڵ ئیتر هەر ئاینێکە بۆ من مەوزوعنی ڕاستێکەوە و باسی من باسی فەلسەفەیە هیوادارم ئەم گروپە بەڕێزە سنوورێک بۆ چەلەحانەیە دابنێت شەنگەر سلێمان سڵاو و ڕێز ئوستاد خۆشەویستی منی کاکە شەنگەرچیان چاوت مازەکەم گوڵ بڵباس ماندوو نەبی سوپاس دەکەم گوڵ بڵباس بە هەندێک نزیکی کەمەوە بۆی بتوانم باشتر بیاخوێنم یادگار ڕزگار مامۆستا تەنها جەستە چێژ دەبینێ ئەی چێژی ڕۆح کاکە یادگارچیان من گوتم ئەو شەڕی بابەتی چێژەکە ئیتر جەنابێت چکۆ باوەڕی بە ڕوح نەبوو باشە باوەڕی بە ڕوح نەبووە جەنابێت
چێژ ڕۆحیە بینیت پێت وایە شتێکی پێگوتری چێژی ڕۆح بەنمونە ئەو چێژە ڕۆحیە تۆ لە نەزم لە تەسبیحاتە دەستەکەوێت لە زیکردکردنە لە شەو نوێژە لە نوێژی ئاساییە لە جەماعەت نەزم لە هەرچیە لە قورئان خوێندنا لە ئینجیل خوێندنەوەی لە تەورات خوێن لە هەرچی دەستت دەکەوێت یاخۆ دەست خۆشبی بڕۆ بیکە ئەوە لە جیاتی مامە ئەبی کۆڕی ڕەحمەتی من پێم گوتی بڕۆ بیکە گرنگەوێت تۆ چێژ وەرگریت تۆ چۆن وەریەگری کەیف خۆتە بەڵام وەکو ئەبی کۆر ئەو باوەڕی بە ڕۆح نەبوو ڕاستی ئەو دەڵێ دنیا بابەتەکەم مادەیە هەموو گردون مادەیە زیاتر نییەوە ئینسانیش مادەیە زیاتر نییە ئەو باوەڕی بەوە نییە باوەڕی بە ڕۆح نییە سەفین محەممەد سەرکەوتی مامۆستاژێن سوپاس دەکەم کاکە سەفین شاهین نادر مامۆستا و بابەتی قوربانی بۆ چێژ وەزیفەگەری نییە گرنگ چێژ وەربگرە شاهینجە یعنی شەهێنە شاهینە نازەم وڵە گرنگ چێژ وەربگرە ئیتر تۆ ئەو چێژە ناوەنەی چی بیکە ئەوە مۆزوع نییە گرنگەوێت چێژ وەرگرە چێژ لە هەموو چەرکە ساتێکت وەرگرە وە ژیان پرۆسەیەکی واقعیە بە خەیاڵ مەژی پرۆسەیەکی واقعیە وە شتەکان تێکەڵ مەکە تۆ بەنمونە بێباوەڕیت بێباوەڕەکەت مێنە ناوشیان باوەڕداریت باوەڕەکەت مێنە ناوشیان بۆچی بەنمونە تۆ بێباوەڕیت من باوەڕدارم چۆن مامەڵە لەگەڵ من ناکەیت باشە کەواتە ئەگەر منیش باوەڕەکەی خۆم نێنمە ناوشیان و تۆش بێباوەڕەکەت نێنیتە ناوشیانە هەموو تۆ هەردووکمان چێژ وەرەگرین گرفتیشمان نابێت بەڵام کێشەی تاچی ئێمە لەکوێدایە ئەو دێت بە هەموو تێگەیشتنە سەقەتەکانی خۆیەوە کە ینی زانیاریەکانی هەواڵین خۆ زیاتر نیە معریفەنی ئەسڵەن زانیاریە دێتە ناو ژیان واتە ژیان دەیەوێت بێت بەو ئاراستەیە ڕایاڵە بکات واتە ئەو کۆی ژیانەوێ بکا بەو ئاراستەیە کە خودی خۆی پێگەیوە خودی خۆشی چۆن پێگەیوە بە معریفە نا بە گەڕیدەبوون نا بە قەولی فلان و فیسانیە بە خوێندنەوەی سێ کتێبە نازم چێ ئەوە گەمژەیە ئەوە نەزانی خۆمنکردنە واتە تۆ دێ جارێکی دیکە خۆت خاڵیەکەیتەوە پڕەبیتەوە لەوانی تر ئەوەی من دەمەوێت ئەوەیە کە تۆ پڕبی لە خۆت خۆبوونەکەشت چییە مرۆڤبوونە بۆیە هەمووانیش بە مرۆڤ ئەبی ببینی کەواتە کاتێک مامەڵە لەگەڵ ژیانەکەی لە واقعاکەی تۆ خۆت هەیت خۆت پڕیت ئەو پڕبوونەت بۆ خۆتە بۆ من نییە ئاگدار بە ئەمە بەستەکە ئەوێ ئەبۆی بەریەکەوتن دروست نەبێت کاک ڕزگارجیان خۆشحاڵم جەناب لێرەی شاهین نازەمە و هەموو گەڵب و تیر و گوڵ و نازەم شتانە دەنێر هەمووتان تاجی سەر هەمووتانم خۆشەوێ ڕزگار مەلا ڕاستە ئارامی و چێژی ڕۆحی گرنگترینە ئێدەیا خوار ئارام بیت و هەر لە چێژی ڕۆحی شابی ڕۆحەکەم ڕزگار مەلا کامۆ ئاراس ئایا ناسینی ئازار چەشتن پێش ناسینی چێژ وەکو هزری بوودا باشتر بوون نمونونەکەی بەڕێزت من لە هەر لە دەربڕینەکە تێگەیشتمە بەسەکە چێکاکە کامۆچیان داوای بەخشینەکە من چونکە ناتوانم زۆر بخوێنمەوە چکە چاوم تەواو نییە لەبەرەوە پێم وایە لە مەفهومەکە تێگەن یانی هەر لە دەربڕینەکە تێگەیشتمە بەسەکە چیە ئازار چەشتن ینی من باسم کرد ئەبی کۆر دەڵێ ینی تۆ ئەگەر ینی سوودەکەت سوودی چێژەکەت زیاترە لە ئازارەکەت ئامادە بە ئازارەکە بچێژیت وەکۆی من سێ نمونەمدا لە سێ ئاراستی جیاوازەوە ئەوەش هەمان ینی ئەوەی بووداییە هەمان تقریبا هەمان شت دەکە بەڵام ئەوەی بوودا جیاوازەکە چییە ئەوەی بوودا بۆ ڕووچوونە بە ڕۆح بڵین بە دیوە زاتێکی خۆتە بە عیرفانە با بڵین ئەوەی ئەبی کۆرە ڕووچوونە بە واقعە جیاوازەکەیان لێرێ ئەمە بەستەکە ینی جیاوازی ئەبی کۆر فەلسفەکەی ئەبی کۆر لەگە بودیزمە با بڵین لێرەدایە واتە بودیزم ڕووچوونە بە خۆت
بڵین بە معنەویەتی خۆ بە دیوە معنەویەکە ئەبی کۆر باوەڕ بە دیوە معنەوی شتیانە نەبوو باوەڕ بە ڕۆح ئەوشتانە نەبوو ئەو دەیویست بڵێت تۆ ڕوو بچۆ بە واقعە چونکە ئەوەی هەیە واقعە و تەواو ئەم جیاوازەکەیان لێرەدا بوو بۆیە یەک نینەوانە جیاوازن کاک کام و ئاراس گوڵ بڵباس درۆیە داهێنراوە وەڵی نازانم هەر چش دەڵێ بم بوورە نازانم مەبەستەکەت چیە ئەگە مەبەست خۆشبەختێکە بێ ئەو هەموو گوڵوشتە سپاس هەم بۆ هەمووتان کام و ئاراس خۆی ئێبیکۆرس دانووی لەگەڵ ئەفینی نەکوڵا لای وایە خۆشببختی و چێش دەست لە ناو دەست نین بەڵێ ڕاستە کاکە کام و ئاراس ڕاستە چونکە ئەو ینی باوەڕی بە چێژ بوو واتە تۆ لە خۆشەویستیە چی دەسەکەوێ خۆشەویستی بە دیوە بڵین بە سۆزداریەکەیە چی دەسەکەوێ دەکرێت بنمونە کوڕەکە بڕوات خیانەت لێ بکات ئەگە بە بیکەین عشایری یا کچەکە بڕوات کەواتە تۆ بەس ئازارەکەت بۆ ماوە کەواتە چێژە زیاتریەکەت مسۆگەر نییە بۆ چونکە تۆ چێژە زیاتریەکەت ئازاری خۆت خستەوتە قمارەوە بۆی چێژێکت دەست بکەوێت کە لە لای ئەوی ترە لە لای خۆت نییە واتە مسۆگەر نییە بۆی ئەو بابەتی سۆزداری ئەوشتانی ڕەت دەکردەوە ئەدەگوت چێژ وەرگرە و تاڵ ڕاستە و دانوی بەیەکۆ نەدەکڵە لەگەڵ بابەتی دڵداری و ئەوەی کە کورد زۆری مەراقەوە زۆری ئەو ئەبی کۆر کورد نەبووە زۆر دانوی نەدەکڵە کام و ئارەز ئەو هزرەی خودپارێزیی زیارەت شین پێرزیڵیش کە لە ئەخلاقی ستۆیەکەیم باس کراوەتەوە ئەبێ خودپارێزی بکەین و تەنانەت ئەگەر بەرەو بێگومان وایە ینی مەبدە ئەبێت ینی پارێزگاری تێدا بکرێت ئەبێ پارێزگاری تێدا بکرێت ئەگەر مردنیشی پێویست بێت ئابێ پارێزگاری تێدا بکرێت کاکە کامەوە ئاراس سەلڤادۆ مۆزارت ببورن ئەفلاتون زۆر جوان تعریفی لەوە کردووە کە مرۆڤەکان لە دوای ڕزگاربوونە لە ئازار پێیان وایە گەیشتونەتە دۆخی چێشەوە بەڵام ئەوان تەنیا چونەتە حاڵەتی ئارامی نەک چێش ڕاستەقینەیان مرۆڤ لە چێژ و خۆشێکی زۆر داوڵێت پێی وایە هەست بە ئازاری ئەو تەنها هاتووەتە دۆخی ئارامی بەبێ ئەوەی تووشی ئازار بێت بەڵێ وایە ینی ئەفلاتونیش بەر لە ئەبیکۆر باسیشتە چی واکە بەڵام بە تێگەیشتنی من مرۆڤ ینی بوونەوەرێکە نازانم بوونەوەرێکە میشە ینی لە خۆی ڕاکات و هۆکاری ڕاکردنەکەشی نیگەرانیەکانێتی مرۆڤ بە تێگەیشتنی من قوڵترین نیگەرانی هەیە و تاکە بوونەوەرێکە کە هەمیشە لە ناو نیگەرانیەکانی هەیە لەگەڵ نیگەرانیەکانی یاژیت بۆیە ئیتر دێت ئا خۆی دەخەڵەتێنێ بە ڕاستتر وا بڵێن چکە ئێمە باسی فکرەکەین بە لە پرسیارەکەی جەنابیشتە معریفەی جەنابەت ئەخوێنمەوە چیتی ینی چۆنە بۆیە منیش بەو شێوازە وەڵام دەدەمەوە کاکە سەلڤادۆر مرۆڤ ینی تاکە بوونەوەرێکە کە دێت درۆ ئەکا لەگەڵ خۆیە بۆی بەس لە نیگەرانیەکانی ڕابکات بەنمونە من وڵی نازم ینی ساڵانێکی دوور درێژە حەزم لێ ژمارەکە بڵێم کتێبە خوێنمەوە باش
بڕوا بفەرمون لە نیگەرانیەکانی خۆمە ڕاکەم من دانی پێدانێ ئەو جورەتەم تێدا هەیە ئەوەی خەریکی سەروەت کۆکردنەوەیە هەماشت لە نیگەرانیەکانی خۆی ڕاکات ئەگەر دانی پێدانێنێت درۆکات ئەوەی خەریکی شەهادی و نازام چییە ئەویش درۆکات ئەگەر دانی پێدانێنێت مرۆڤ نیگەرانترین بوونەوەری کردوونە و هەتیوترین بوونەوەرە و بێماناترین بوونەوەریشە بۆیە هەمیشە بە دوای مانایەکە ئەگەڕێت ئیتر بۆیە هەر کەسێک بێمانایەک پێ بدات ئەو وەریەگرێت بۆ تەنیا بۆ ئەوی لە نیگەرانیەکانی خۆی ڕابکات بزانێ و نەزانێ هەز بکا و نەکات ئاگایی هەبێ و نەبێت مرۆڤ نیگەرانە هیوادارم گەیشتە بێت و هیواداریشم بەخواستی بۆچوونەکەی جەنابەت بێت ئەوە دەگرێت ڕۆژە قسە لەسەر بابەتە بکەم لەسەر بابەتی نیگەرانی بەڵام جارێ وەکو مەفهومەکی ینی وەکو ڕۆژ ئەخلام بڕین دەرم بڕیەوە بابەتە سپاس بۆ هەموو گوڵ و نازم تیر و گەڵ بوو نازم هەموو شتانەدان ڕێکار محەممەد زۆری نەخایب نین بەڵام هەڵە تێگەیشتن هەیە بەڵێ لە هەموو شتێکە ئاکرێ هەڵە تێگەیشتن هەبێت ڕەهان سۆران محەممەد ئابلاغی ئەو خوددا کامڵە ناوی چییە چی کردووە بۆ ناسینی خۆی بەبوونەوەرەکانی جاوەڵام منەوەی نازانم کاکە گیان چونکە من پیاوی ئاینی نیم پیاوی ئاینی نیم ئیتر بەڕێز دەتوانانی لە پیاوێکی ئاینی پرسیت ئەوە پەیوەندی بەم نۆنێ چونکە بابەتەکە ئێمە فەلسەفەیە و تێگەشتەکەی ئەبی کۆڕشی مور کردەوە سەبارەت بۆ بابەتە بەهجەت مەحموود سڵاو مامۆستای بەڕێز سوپاس دەکەم کاکە بەهجەتیان خۆشەویستی گەڕان بە دوای پارێزەر هەوراز فارس گەڕان بە دوای چێژ ئایا فۆرمێکی تر نییە لە کۆی لەبوون بۆ هۆرمۆنی بە ناوی کە بەپرسە لە هەستی خۆشی چونکە ئابی کۆر ئەڵێ چێژ بە دووشت بەدەست دێت یەک نهێشتنی ئازار جەستە و دووەم بنبڕکردنی دڵەڕاوچی و دەرونی ئەمەش بەدەستهێنانی ئاسان نییە لە بە مەشروباتی کحولی مادەی هۆش بەرە بێت تەوان دەکرێت و بۆچونەی بەڕێز ڕاز بێت کاکە هەوراچە دەکرێت و بۆچونە ڕاز بێت یعنی ئایەوە جاریش تکە ئێمە ون نابینەوە لە نێو چێژە بەڵام من وەڵامم داوە ینی بەر لە پرسیارەکەی جەنابەت ئەبی کۆر مەبەستەکەی چییە خۆی هەڵەی ینی هەڵات تەفسیرکردنی فەلسەفەکەی ئەبی کۆر لێرەوە سەرچاوەگرێکە ئەوانەی کە قسەیان لەسەر فەلسەفەکەی ئەبی کۆر کردووە پێیان وا بووە ئەبی کۆر بانگەشەی چێژی ڕەهاییەکە نەخێر ئەو داوای چێژی هاوسەنگەکە و هاوسەنجەکەش وردم کردووە واتە تو ئەوەندە بخۆ کە تێرە بیت و جۆری خواردنەکە گرنگ نییە ئەوەندە بخۆوە کە تێنوێتی دەشێنێت جۆری خواردنەوەکە گرنگ نییە واتە شەربەتە بیپسی نازم چێ کحولیش بۆ چێژ بەڵە بڕۆبی خۆ بەڵام نەک وەکو کورد بچی بڵێ من وەکو پێشبڕچەی تێگەیوە کورد بەشێکی زۆریان تەوان دێت دەڵێ نازەم ئەها خۆی عەرزەکە دەڵێ نازەم چەند شوشەم خواردە نازەم کارتۆنم سندوقم خواردە نازم خواردە سندوقەکە نازەم بیرەم خواردەوە مەشروبەکانی دیکە چی هەیە خواردیتمەوە وێسکیە نازەم ئەو شتانەیە خواردمەوە وڵات دوو بتڵم خواردن و دوان خواردەوە چت لێک بزانم یعنی تۆ بە قاچی خۆت چووی بەڵام کەسێک لە باوەشی کردی تۆی لەناو سیارەداناوە تۆ هیناوەتە ماڵەوە تۆ چیت کردو بزانم چێژەکەی تۆ لەکوێ تۆ خۆت ون کردووە ئەوە جۆرێکە لە ڕاکردن لە نیگەرانیەکان یعنی وە جۆرێکە ڕاستی وەک چۆن من بە خوێندنەوە مەسەن نیگەرانیەکانی خۆم ئەمێ لێ ڕابکەم بەنمونە ئەویت دی بە کحولەوە دەکەم ئەویت کە دەڵێ من وەرشوانە ئەویت کە دەڵێ من مۆسیقارە هەمووی دوجار ڕاکردنە بە تێگەشتنم هەمووی ڕاکردنە لە نیگەران هیچکە نییە ڕێکار محەممەد ببورن من سینگم زۆر تەواو نییە
ڕێکار محەممەد چەرچەکانی ئاین دەڵێن خوددا ژیانی بە تۆ بەخشیە بەڵام ژیانێکی بێپەرس واتە هەلانە ناو واقع بێپرسی. وڵی لە پرسیارەکە زۆر باش تێ نەگەیشتمە ڕێکارجیان. من وەڵامێک دەدەمەوە هیوادارم هیانی وەڵامەکە بێت ئەگەر ئەو نەبوو ئەتوانی پرسیارەکەت بکەیتەوە. ینی من گوتم بابەتی ئاین وەڵامیش بۆ زۆر شت پێێنی ڕاستی پیاوانی ئاینی دێن بە تێگەشتەکەی خۆیان وەڵامەکانەدەن و تێگەشتەکانی ئەوانیش لاوازە وەک چۆن لە دیوە فەلسەفەکەی هەندێک بۆچون هەیە دێن دەیدەن بەناوی گوایە فەیلسوفە بیرمە دەنازەم چییە بەڵام ئەویش نەی پێکاوە چکە دوجار بۆچوونە خۆ زیاتر نییە وەڵامی ئاینیش ینی ئەو وەڵامانە مقنیع نین وەڵامن بۆ مەڕەکان واتە تۆ توانی واز لە عقلت بینی باوەڕ بکەیت ئەوان چیان گوت تۆ سەری بۆ بادەی بەڵام ئەگەر لە دیوی عقلی هاڵسەنگاندی بۆ بکەیت نەخێرە و جێگای باوەڕی خۆ ئەچکە عقل ینی ئیماندار نییە عقل ئەبێ ینی متمانە بە شتەکە بکات جیاوازە ینی بابەتی عقلی جیاوازە بۆ یاکرێت لە دیوی ئیمانیا قبول بێت بەڵام لە دیوی عقلێ نەخێر. جەواهیر حەمەد دەست خۆش سپاس دەکەم کاوە خدر هاوڕێ کاوەجیان زۆر ڕاستەکەیت سوپاس دەکەم هاوڕێ کاوەجیان خۆشحاڵیشم جەنابەت لێرەیت. سەهین ئەحمەد دەستەکانت خۆش بکاکردن سوپاس دەکەم کام و ئاراس دەستەکان خۆش مامۆستاژن سوپاس دەکەم کاکە کام و ئاراس مامۆستا پیاوانی بەهجەت مەحموود مامۆستا پیاوانی ئاینی ئەڵێن کۆڕۆنا ڤایرۆس غەزەبی خۆیە خەڵک ئەگەمشێنن کاکە بەهجەت خۆ پێش ناکەم قسەی لەسەر بکەمەوە هەر جەنابەت نووسیوتە پیاوانی ئاینی ئەڵێن کۆڕۆنا ڤایرۆس غەزەبی خۆیە خەڵک ئەگەمشێنن وازحە ینی خەڵک ئەگەمشێن تا میشان ئەوە قسەیتی دەکەم ئەدامە بەزنە زۆرەوە ئاستانە ڕاستی هەندێک شتەیە یعنی هەموو شتێک قابلی قسە لەسەرکردن نییە ڕاستی هەموو شتێک قابلی قسە لەسەرکردن نییە و هەموو کەسێکیش کەس نییە تاوەکو تۆ بێ قسەی لەسەر بکەیت هیوادارم بگات. شوان پارێزەر خۆشحاڵم کاکە شوان لێرەی جەنابەت دەست خۆش سپاس دەکەم کاکە شوان بۆ بۆچوونی ئەبیکۆر کە دەڵێت مادام تا زیندوون بۆ خەم و ترس مردن بێ ئاخر لێرەوە باوە ئەڵێن کە مردی بەهەشت و دۆزەخ ئاگر حازر کراوە بۆت ئایتر تۆ چێژ وەرگرە بەڵام سنوور مەبەزێنە و ڕێزی هەمووان بگرە چونکە ئەوەی ئەبیکۆر دەیڵێت هاوسەنجی ڕاگرتنە واتە تۆ چیت بۆ خۆت پێت خۆشە بۆ وانێت تریش پێ خۆش بیت تا خۆ ئەگەر بابەتی ئاینیش ینی هەرەوەی دەوێت خۆ زیاتر نییە زیاتری نابێت خۆ دەڵێت تەجاوز مەکە خۆ ئاین زیاتر داوا ناکە ئیتر ئەو مەسەن چەرچیەکانن ئەو ینی بەزمەیان دروست کردیە ئەو هەموو قال و قیل و بەزم ڕزمەیان دروست کردی هینایەتێنایە ئەگەنە لە بنەڕە داوەندی خۆ زیاتر نە سنووری خۆت مەبەزێنە و چیت بۆ خۆت پێ خۆشە بۆ ئەوان تریش پێ خۆش بێت. کاکە سیروان عەبدوڵڵا خۆشحاڵم کاک سیروان گیان جەنابەت ئامادەیت سڵاو مامۆستای عەزیز سوپاس دەکەم وەک سەرنج ئەدەم بۆ پێناسەی فەلسەفە لێرەوە دەبێت پێناسەی جیاچێ بۆ دەکرێت پێناسەیەکی جیهانی یەکگرتو هەیە سەبارەت بە نەخێر کاکە سیروان گیان هیچ پێناسەیەک نییە بۆ فەلسەفە بۆچی چونکە فەلسەفە ینی خودی خۆی زانست نییە بەڵام بە زانست بەناوبانگە ئەگەر زانستیش بێ زانستێکی یاعتیباریە بۆ چوونی بەڕێزت واتە جەنابەت فەلسەفە بە چی تیەگەی ڕاستە و منیش بە چی تیەگەم ڕاستە بۆچی چکە یاعتیباریە بابەتەکە یاعتیباریە ینی تاقیق کراو نییە وەکو بڵێ وەکو فیزیا و کیمیا نییە تۆ بڵێ ئاو لەوە پێکاتوە تۆ من نەتوانم تەفسیرێشت کە بتەمە ئەوە نییە یاعتیباریە ینی کۆمەڵێک زانستی دیکە یاعتیباریە ئەخلاق یاعتیباریە کۆمەڵناسی یاعتیباریە دەروونناسی یاعتیباریە مرۆڤناسی یاعتیباریە ئەوانەمیان یاعتیبارین بۆیە هەر بۆ چونەشی لێ بدرێت لەسەر بدرێت ڕاستە کەس ناتوانێت ڕەتی کاتەوە واتە توانی گفتوگۆ لەسەر بۆچوونەکان بکەین بۆی بگەین بە نزیکترین بۆچوون لە حەقیقەت هەرچەندە حەقیقەتی نییە نەخێر هیچ پێناسەیەکی گرتووی نییە. جەواهیر حەمەد ئایا پێت وایە چێژ وەرگتن تەنها لە شتی خۆش دەبێنێ یا مەرجنی نەخێر جەنابێت چێژ بە نمونە پیاسەیەکەکەی پیاسەیەک بەناو سروشتاکەی تۆ مەنزەڕە بینیت
ئێوە چێژێکە تۆ ڕامێنیت لە شتێکە بە تەنیایت چێژ وەرەگریت تۆ ئەخەویت بەر لە خەو کۆمە لە خەیاڵەکەیت ئێوە چێژێکە ها واتارەوە نییە تۆ خواردن و خەو نییە واتە خواردن و خواردنەوە نییە نەخێر باڵکو هەموو شتەکان ئەتوانیت تۆ چێژیان لێوەرگیت بە چۆن ئەبێت چێژناز بیت ئەو چێژناسیت چۆن دێت بە مەعریفەت دێت ها بە دنیابینی بە عەقڵ فراوانی ها بە دنیا ینی دنیابینیەکی فراوان و بە بوونی مەعریفەیەکی زۆر کە دەرەنجامی گەڕیدەبوونتە تۆ دەست دەکەیت بەڵێ لە هەموو شتێکە ئەتوانیت چێژوەر بگریت نەخێر هەر بابەتەکە خواردنی خۆش و شتانە نیە نەخێرەوە چکە ڕواڵەتەکەیە ئەسڵەن چێژ نییەوە جوانکار دەستخۆش مامۆستا سەرەتاییترین چێژ بۆ مرۆڤ چییە؟ خۆناسینە شوان پارێزێت بەڕێ سیرانی باوەک مەسوولەکان لێنێت کە دێنە سەر تەلەڤیزیۆن زۆر وشەی ئەمە ناخە چیت بێت ئەمەستا هیرانی تۆش وشەی خۆی کاکە شوانجیان هۆکاری ئەوەی کە من دەڵێم بە تێگەیشتنی من یا من دەڵێم من پێم وایە ئەگەدار بە ئێمە باسی فکر دەکەین لە فکرە تۆ درککردنت هەیە هەڵێنجانت هەیە تۆ ناکرێ بڵێیت ئەو شتە ئەو هایە چکە ئەوە تێگەیشتنی تۆیە واتە ئەوە تۆیت پێت وایە خۆت ئەگەر بەو شێوازە بێت تۆ ئەو نابێتە فکرە زانی ئێ نابێتە فکر ئێوە سەربازگەیە ئێ منە بم بە ئەفسەر جەنابیش دەبی بە سەرباز واتە من فەرمانت بەسەر ئاکەم یەخۆ لە فکرە ئەو شتانە نییە بۆیە لە فکرە وەکو ڕێزگرتن لە بەرامبەرەکان تۆ مەفروزە بڵێیت بە بۆچوونی من واتە من پێم وایە یعنی نەک تۆ بڵێیت ئەو شتە ئەو هەیە یەخۆ نابێ خۆ بۆچوونە کاکە و دوایە بابەتەکە فکرە خۆمە باسی زانست ناکەین پارێزەر هەوراز فارس ئایا مرۆڤ بێ داماڵینی فکر و عەقڵ ممچینە بگاتە بەختەوەری ئیمکان نییە واتە ینی یەک لە خاڵەکان ئەوێ کە تۆ ئەبێ عەقڵت ئازاد بێت ئەبێ مەعریفەت پێ بێت ینی بەر لە هەموو شتێک ئەبێ مەعریفەت پێ بێت ئەبێ مەعریفە کۆ بکەیتەوە ئەبێ دنیابینیت فراوان بکەیت و دواتر ئینجا عەقڵت ئازاد بکەیت و کەرامەت و شەخسیەت بناسیت نەخێر ئیمکان نییە بە خۆشبەختی بکات موفق ئەبوو عەزیز عەبدولعەزیز لەوانەیە کورتکراوەی عەبدولعەزیزبی سڵاو ئوستاز لە فەلسەفەدا باوەڕی بە ئازادی تاکەسی هەیە ئەگەر هەیەتی کەواتە هەموو کەس ئازادە و بێڕێزیش بە ئازادی تاکەسیش پێت گونجاوە وانییە کاکە جێن وانییە ئەسڵەن ئازادی چییە لە فەلسەفەدا ئەبێ بزانین ئازادی چییە باشە بێڕێزی کەی ئازادیەوە بێڕێزیکردن کەی دەکەوێتە قەڵبی ئازادی ئەسڵەن کەی دەکەوێتە ناو بازنەی فەلسەفاوە نەخێر ئێوە کابرا وەحشیە ینی خۆ لە بازنەی وەحشی گەریادایە هێشتا نەبووە تا مرۆڤ فەلسەفا کاتێک تۆ توانی لە فەلسەفە تێبگەیت کاتێک گەیشت بە قۆناغی مرۆڤ بوون ئەگەر لە قۆناغی ئاژەڵی وەحشی گەریادابی نەخێر ئەسڵەن پێویست بە فەلسەفە نابێت لەبەرەوە ئیمکان نییە کەسێک لەناو بازنەی فەلسەفەدا بێت یا ئەلف و بێ فەلسەفە بزانێت بێڕێزی بکات ئیمکان نیشتیوە ئەوانەی کە بێڕێزیەکەن بۆ زانیاری بەڕێزتان یعنی ئەوانەی لە قۆناغی ژیان ئاژەڵیەکەدان و دەرنەچوونێ ئیتر بابێ قسەی گەورە بکا کەیف خۆیتی بەڵام بێڕێزی نییە کاکە بێڕێزی چی نەخێر چونکە سەرەتاییتریشیت لە فەلسەفە چییە فراوانبوونی دنیابینی توێ تۆگە دنیابینیت فراوان نەبێ باسی فەلسەفی چیەکەی نابێت نەخێر سابیر ئەحمەد دەکرێت بکوژێک چێژ لە کوشتن وەرگێ و ناوبندرێت چێژ هەر سەرکەوتوو بیت من چێژم ورد کردەوە کاکە سابیرجان چێژم ورد کردەوە و وردیشم کردەوە هاوسەنجیە و وردیشم کردەوە کە تۆ چۆن ئارامیت دەسەکەوێت چکە شەڕی ئەبیکۆر بۆ چیە لە چێژە بۆ دەستکەوتنی ئارامی و بوون بە مرۆڤێکی خۆشبەختە
چۆن ئەبی بە مرۆڤێکی ئارام و خۆش بەخت تۆ ئەبێت کەسایەتێکی سادەت هەبێت باش چیت بۆ خۆت پێت خۆشە بۆوانی تریشت پێ خۆش بێت واتە ئەگە تەنیا چێژەکە بە ڕووتی وەربگرین یعنی تەواوی فەلسەفەکەی وەرنەگرین بەڵێ ئەو بۆچوونی جەنابەت ڕاز دەردەچێت بەڵام من وردم کردەوە بۆی ئەو هەڵانە نەگات نەخێر مرۆڤ کوژیکەی چێژە پۆڵا ئایا کەسێکی سادیز کە چێژ دەبینێت لە ئازادە نێوتر نەخێرەوە چێژ نیوە نەخۆشی کاکەچێن ئەوە جەنابەت نووسیوتە سادیز ئەو وازەها بەشێکە لە نەخۆشی دەرونی لە بەرامبەر سادیزە ئەوە دیارە چی هەیە لەبەرەوە دیارە نەخۆشی دەرونی ئەو وازە پۆڵا مامۆستاجیان سەرەتا دەست خۆش سپاس نونە کەسێکی سادیز ئەوە وەڵام دایەوە کاکە پۆڵاجە وەڵام دایتەوە هۆشنگ هۆشنگ چێژ لە چوار قۆناغ تێپەڕۆ لە مێژووی فەلسەفەدا چێژگەرایی تاکە کەسی ئەرستی پۆست چێژگەرایی سنووردار ئەبی کۆر چێژگەرایی لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی جێرمی بێتام چێژگەرایی لە شێوازی سۆزداری نادام ئادەم سمیت نەک نادامت نازانم لەوانەیە من نەتوانم باش بخوێنمەوە ئادەم سمیت چێژگەرایی تاکەسی لە چوارچێوەی ڕێزگرتن لە یاسا ڕاستڵ ئیتر تۆ کامیانت پێ باشترە ئەتوانێ ئەویان هەڵبژێری بە تێگەیشتنی من ئەوەی ئەبی کۆر و ڕاستڵ گونجاون بە تێگەیشتنی من ئەوەی ئادەم سمیتیش ینی بە شێوەک لە شێوەکان ئەکرێت سوودی لێ وەربگرن ئەکرێت ئەحمەد بەخیر مامۆستا دەکرێت بڵێن خۆشی ناخۆشیستی ساتەوەخت مادەم بەردەوام بێت بەڵێ بابەتەکە کاتیە بۆیە تەمەنی خۆت بە فێرۆمەدە بە دیارە شتانە ئەوە دوا کۆمێن دوچکۆ سعات و نیوە کە نامێت کاتان زیاتر بگرم هێمن کۆیی دەست خۆش مامۆستا سوپاس دەکەم کاکە هێمن باوەڕ حەسەن سڵاو ئوستاز خوددا چ شتێک لە دروست بوونی ئێمە ئەبینێ کە من بچمە جەهەنەم یاخود بەهەشتەوە سوودی چییە بۆ خوددا من پێم وایە ئەوە گاڵتە جارێکە وەک باسم کرد ئەبێت بوون لە دیوە فکریەکە وە لە دیوە ئاینەکەش هەڵوەشێنرێتەوە وە بین سەر لە نوێی پێناسەیەکی تری بوون بکەینەوە پێم وایە تا ئێستا درێک بەو دیوە نەکراوە بۆیە ئەو کاتە مانایەکی تر بۆ هەموو شتانە دەرەچێتەوە ینی واتە مانایەکی ترێمە بۆ شتانە ئەدەینەوە بەرحاڵ من چاویەکە بێ کە تا ماچەکەم وە سوپاس بۆ ئامادەبوونتان و داوای بەخشینەکەم ئەگەر وشەیەکی نەشیاوم دەربڕی بێت یا هەستی هەر بەڕێزێکم بریندار کرد بێت نازانم ئەگەر وشەیەکم دەربڕی بێت داوای بەخشینەکەم ئەم جارش تا بابەتێکی کە دێمەوە خزمەتتان تا و کاتە چاویەکە بێ کە تا ماچەکەم شەوتان شاد و کاتێکی ئارام سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ کات پێدانی خۆتان بە من چاوتان ماچەکەم خۆشەویستە